بینەرانی عزیز سڵاتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا لەسەر دوو بابەت گفتوگۆکەین. بابەتی یەکەممان یان تەوەری یەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بەکارهێنانی دەرمان و مادە پاکەرەوەکان بە شێوەیەکی زانستی کە باز لە بەکارهێنانی دەرمانەکەین بە شێوەیەکی هەموو ئەو دەرمانانەی کە بۆ چارەسەر بەکارهێنرێت بەرامبەر نەخۆشیەکاندا بزانین ئەو دەرمانانە چین کە بەکاردەهێنرێت بە شێوەیەکی زانستیانە و بەتایبەت لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە بزانین ئەو دەرمانانەی کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا کە هەتا ئێستا بەکار هاتووە چ جۆرە دەرمانێ بووە چۆن بەکار هاتووە لە هەمان کاتدا کە باز لە مادە پاکەرەوەکانەکەین دەمانێت بزانین ئەو مادە پاکەرەوانە چین کە لەم دۆخەی ئێستادا کە هاوڵاتیان زیاتر گرنگی پێدەدەن چییە و چ جۆرێک و کامیان باش و گونجاوە بۆ بەکارهێنان لە هەموو کاتێکا کە باز لەوە دەکەین ئەو دەرمانانەی کە بەکاردەهێنێ وەکو تاقیم هەم لە جێڵ بێت یاخود سپرا بێ یاخود ئەو مادە پاکەرانەی کە بۆ دەستشتن بەکار دەهێنرێت. ئەمە تەوەری یەکەممان دەبێت و دواتر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاتر دەکەین. لە تەوەری دووەمی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر سوود و گرنگیەکانی شیری دایک بۆ بەرگری جەستەی مرۆڤ. وەک دەزانین کە هەر لە تەمەنی منداڵیدا و لە تەمەنی گەورەیشدا بەتایبەت ئەو کاتی کە مناڵ لە سەرەتای تەمەنی شیری دایکی دەخوات هەمیشە وتراوە کە ئەو مناڵانی کە شیری دایکیان دەخۆن بەرگری جەستیان بەهێزترە بە بەراورد بۆ مناڵانەی ترکە شیری قوتو دەخۆنەوە. لەم دۆخەی ئێستشدا کە باز لە ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت هەمیشە وتراوە کە ئەو کەسانی کە بەرگری جەستیان بەهێزە دەتوانن زیاتر ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنوانی یاخود دەتوانن ئەگەر لە حاڵەتێکی شاخوا نەخواستە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن چارەسەریان ئاسانتر دەبێت یاخود زووتر دەبێت. دواتە بەشێکی گشتی باز لە سوود و گرنگیەکانی شیری دایک دەکەین بۆ بەرگری جەستە کە دواتر لەگەڵ پزیشکی پسپۆرتدا گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. ئەمە بەشەیەکی گشتی کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت بەڵام سەرەتا دەچینە لای ڕیکلامی خۆپارێزی یان ڕێنمایی خۆپارێزی دواتر لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەورەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمە. ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر چۆنیەتی بەکارهێنانی دەرمان و مادە پاکەرەوەکان بە شێوەیەکی زانستی کە بازە دەرمان دەکەین هەموو ئەو دەرمانانی کە بۆ نەخۆشیەکان وەکو چارەسەرێک بەکاردەهێنرێت و بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە بزانین ئەو دەرمانانە چین کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە تەواوی جیهاندا و بە تایبەت لە کوردستاندا
بەکارهێنراوە و لە هەمان کاتدا بازە مادە پاکەرەوەکانی شەکەین ئەو مادە پاکەرەوانە چین و کامە گونجاو بۆ ئەوەی کە لە ئێستەیە هاوڵاتیان بتوانن بەکاری بهێنن هەروەکو ئاشکرایە لەو کاتەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوانێت لە هەرێمی کوردستانیشە زیاتر گرنگی بە مادە پاکەرەوەکان دراوە مادە پاکەرەوەکانیش چەند جۆرێکی هەیە ئەمانێ بزانین کام جۆریان گونجاوە هەم لەوانەی کە جۆری جێڵ و سپرایە یاخود ئەوانەی کە بۆ دەستشوشتن بەکاردەهێنێت و هەموو ئەوانەی تریش کە هاوڵاتیان بەکاری دێنن بۆی کە بەوردی لەسەر ئەم بابەتە و لەسەر بەکارهێنانی دەرمان و مادە پاکەرەوەکان بە شێوەیەکی زانستی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیوانێ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕۆژگار حەمیدمان کردووە کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی سەندیکای دەرمانسازانی کوردستانن و لە هەمان کاتدا مامۆسای زانکۆ و دکتۆرا لە دەرمانزانی دکتۆر سڵاو لێ بە و بەیانیت باش خۆشحاڵی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە ئامادەی لەگەڵمانە سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر هەروەک ئاشکرایە کە زۆربەی وڵاتان کە لە ئێستەیە لە هەوڵی ئەوەدان کە بتوانن ڤاکسینێک بدۆزنەوە بۆ ئەو ڤایرۆسی کۆرۆنا بەڵام تا ئێستا نەتوانراوە ڤاکسینە بەدەست بهێنرێت تەنها چەند جۆرە دەرمانێک بەکارهێنراوە وەکو چارەسەرێک بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا پێم خۆشە لە ئێستا پێمان بڵێ کام جۆر یاخود ئەو جۆرانی کە لە سەرەتاوە تا ئێستا بەکارهێنراون ئەو جۆرە دەرمانانە چین دواتر بازە ڤاکسینەکەشەکەین بەڵێ زۆر سپاس سنوورخان پێشەچی دەمێت پێتان بڵێم کە حالی حازر لەو مەرحەلەی ئێستا هیچ دەرمانێک نییە لەلایەن هیچ منەظەمەی دەولیەوە اعترافی پێکراوی بۆ چارەسەری کۆڕۆنا یاخود ڕێگریکردن لە توشبوون بەو نەخۆشیە ئەوەی بە شێوەیەکی گشتی بەکار هاتبێتن ئەو دەرمانانەیە کە بۆ چارەسەرکردنی ئەعراز و علاماتی نەخۆشیەکەی بەکار هاتووە بۆ نمونە ئەگەر نەخۆشەکەت تای هەبێ ئەوە پاراسیتامۆل بەکار هاتووە ئەگەر نەخۆشی بەکتری لەگەڵ هەبێ چارەسەری نەخۆشی بەکتریاکەی بۆ کراوە و هەروەها بۆ خودی چارەسەرکردنی ڤایرۆسەکە ڕاستە هیچ دەرمانێک نییە تەوسیق خراوی لەو مەرحەلەی بەڵام وڵاتان هەوڵیان داوە دژە ڤایرۆسەکان ئەو دژە ڤایرۆسانێک کە ئێستا لە بازار هەیە و دژی ڤایرۆسی تر کارانە ئەوان بەکاربێنن بۆ نمونە لە وڵاتی چین دژە ڤایرۆسێکی تایبەتیان بەکارهێناوە بە ناوی ئەڤیگان کە شەریکەی تەکیدە یابانی دروستی دەکاتن بەو هیوایەکەوە سوودی هەبێ بۆ نەخۆشانێکەوە تووشی کۆڤید-19 بوونە یاخود با بڵێن بۆ نمونە ئەگەر باسی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا بکەین وڵاتی سعودیا دەرمانێکی تری بەکارهێناوە بۆ نمونە ئۆسێڵتامیڤیر یاخود تامیفلو وەکو هەوڵێک بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆڤید-19 بەڵام لەم دوایانە باسی ئەوە کراکەوە دەرمانێکەوە پێش زیاتر لە سەدەیەکە بەکاردەهێنرێت بۆ چارەسەرکردنی مەلاریا ئەوش دەرمانی هایدرۆکسی کلۆرۆکوینە لەگەڵ ئەزیترۆمایسین کە لە ساڵی هەشتاکانەوە لە بازاڕی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنا کەوا دەرکەوتووە بەعزێک لە توێژینەوەکان دەریان خستووە بەسوودە بۆ لەناوبردنی ڤایرۆسی کۆڤید-19 ئەوش هەتا وەکو ئێستا شتێکی یەکلاکەرەوە نییە یعنی ئەو توێژینەوانەی هەیە ژمارەی نەخۆشەکانی لی بەشداریان کردووە زۆر نزمە ئیتر بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێستا خەڵک سەیری دەکات چاوی لە منەظەمەی CDC یاخود WHO یاخود FDA ئەوانە ئەو شوێنانەکەوە با بڵێن تەرخیسی دەرمانی بۆ نەخۆشێکی دیاری کراو دەدەن تاوەکو ئێستا تەرخیسیان نەداوە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشی کۆڤید-19 بۆ دەرمانەی بەڵام لە دوایین مەرحەلەنا بۆ ئەو بابەتە ئێستا لە هەوڵی ئەوەدان توێژینەوە ئەنجام بدەن لەسەر ژمارەیەکی زۆر نەخۆش بۆ ئەوەی بەتەواوی بۆیان دەرکەوێت کە ئەو دەرمانە سوودی هەیە بۆ نەخۆشی کۆڤید-19 بەڵێ دکتۆر هەروەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد باست لەوە کرد کە بەکارهێنانی دەرمانی مەلاریا یا بڵێ کلۆرۆکوین ئێستا بەکاردەهێنرێ وەکو چارەسەرێک بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا هەر لەو کاتەوەی کە ئەمە بڵاو بوانێک کە ئەم دەرمانە وەکو چارەسەرێک بەکاردەهێنرێ زۆرێک لە هاوڵاتیان بەبێ ڕەچەتەی دکتۆر بەبێ ڕێنمایی دکتۆر دەچوونە دەرمانخانەکان و دەرمانیان دەکڕی و بەکاریان دێنا کە دەوترات ئەم دەرمانە ئەگەر توش بوو بیت پێی چارەسەرەبی ئەگەر توش بوو نەبیت بەکاری بهێنی توش نابی بەکارهێنانی ئەم دەرمانە بە بێڕێنمایی پزیشک هیچ زیانێکی لاوەکی هەیە؟ بەڵێ طبعاً ئەو دەرمانە هایدرۆکسی کلۆرۆکوین وەکو زۆربەی ئەو دەرمانانێکی ئێستا لەبەردەستن کاریگەری لاوەکی زۆری هەیە
و ئەوەی شانی باسکردنە کاریگەری لاوەچی ئەو دەرمانەیە لەسەر لێدانی دڵ کەوا هەر حاڵەتێک لە زانستی پزیشکی هەر حاڵەتێک پەیوەندی هەبێ بەدڵەوە بە ئیمەرجەنسی لە قەڵام دەدرێت لەبەرەوەی مرۆڤ یەک دڵی هەیە هەر کاتێک وەستە ژیانی نەخۆشەکەش یاخود مرۆڤەکەش نامێنێتن. ئیتر یەک لە کاریگەری لاوەچەکانی ئەو دەرمانەی ئەوەیە کەوا کاریگەرێکی زۆری هەیە لەسەر لێدانی دڵ کێشەکە هەر لەویشەوە نییە ئەوەی دەرکەوتوکەوە ئەو دەرمانە لەگەڵ دەرمانی ئەزیترۆمایسین بەیەکەوە بدرێ بۆ نەخۆشی کۆڤید-19 باشە دەرمانی ئەزیترۆمایسینش هەمان کێشەی هەیە ئەوش کاریگەری هەیە لەسەر لێدانی دڵ. خوا نەخواستە ئەگەر کاریگەریەکی لاوەچی لەم جۆرە بدەرکەوێتن لە نەخۆشخانە بە تەکید عیلاج دەکرێت کۆنتڕۆڵ دەکرێت بەڵام لە ماڵەوە خەڵک بۆ خۆی بەکاری بینی شتی وا لە دنیاە نییە پێویستە دەرمانی لەو جۆرە لەژێر چاودێری پزیشکەوە بەکاربێتن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دوێمیش ئەوەیە کەوا ئەو دەرمانە بە هیچ شێوەیەک ڕێگری ناکە لە توشبوون بەو نەخۆشیە پێکوتن نییە تەنها بۆ چارەسەر بەکاردی و بەکارهێنانیشی ڕاستە ئێستا حالیەن لە گایدلاینی چارەسەرکردنی نەخۆشی کۆڕۆنا تەزبیت کراوە لە وەزارەتی تەندروستی عێراقی بەڵام هەتا ئێستا بابەتەکە 100% تەئکید نییە هەروەکو باسم کرد هیچ منەظەمەکی دەولی تایبەت بە بواری دەرمان اعترافی بەوەی نەکردو ئەو دەرمانە کەوا 100% کاریگەری هەیە و ئەو بابەتە هەتا ئێستا تۆزێک بە ناڕوونی ماوەتەوە بۆ پزیشکان و بۆ خەڵک. بەڵێ باشە دکتۆر بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە و کە بەردەوام دەرمان بەکاردەهێنن لە حاڵەتێکە ئەگەر توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بن ئەم چارەسەرانی تر یاخود ئەم دەرمانانی ترکە وەکو چارەسەر بەکاردەهێنرێ بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە لەشی ئەو توشبووەدا هیچ کارلێکێک دروست ناکە یاخود هیچ کاریگەریەکی نابێت لەسەر تەندروستی نەخۆشەکە جگە لەوەی کە لە هەمان کاتدا توشبووی ڤایرۆسی کۆرۆنا دەرمانەکان کارلێک ناکات؟ بەڵێ حتا ئێستا ئەوەی باسی لێەوە بکرێت لە توێژینەوەکان دوو دەرمان تێبنی لەسەر هەیە. دەرمانێکیانکەوە زۆر بە شێوەی بەربڵاو بەکاردێ ئەویش دەرمانی پرۆفینە بۆ کەمکردنەوەی ئازار و دابەزاندنی تاو بۆ کێشەی جومگەکان و یاخود فەقەرات بڕبڕی پشت بەکاردێتن کەوا گومان دەکرێت بەکارهێنانی ئەو دەرمانە بەرگری لەش دابەزێنیتن. لەبەر ئەوەی ئێستا حالیان توێژینەوەکان ئەوەی دەردەخەن کەوا وا باشترە دەرمانی پرۆفین بەکارنێ. یعنی ڕاستە مەوزوعەکە 100% تەئکید نییە دڵنیان نییە لەو بابەتەی بەس لۆ ئەوەی ئێمە لایەنە سەلامەتەکەی ببینێنەوە یعنی لە سەیف ساید لە سەیف زۆن بمێنینەوە پێویست ناکە ئەو دەرمانە بەکاربهێنرێت. دەرمانێکی تریش هەیەکەوە پێی دەڵێن ئەیس ئینهیبیتەر دەرکەوتووە ئەو دەرمانش پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی کۆڕۆنای. دووبارە دەیڵێم و ئەو توێژینەوانەی کەوا لەبەردەستم بۆ ئەو بابەتە هیچیان کافرینە بۆ ئەوەی ئێمە مەنع بکەین ئەو دەرمانەی لە نەخۆشەکان. حالیان ڕێی عامی پزیشکان و زانایەکان ئەوەیە بە شێوەیەکی گشتی پرۆفین بەکارنەیە بەڵام ئەو دەرمانێکەوە بۆ دابەزانی فشاری خوێن بەکاردەوەی باسم کرد ئەیس ئینهیبیتەر بەردەوام من نەخۆشەکان لەسەری تاوەکو داتای تازە کۆ دەکەینەوە بۆ ئەم بابەت. بەڵێ باشە دکتۆر یەکێکی تر لەو دەنگوانی کە ئێستا لە کوردستانە باوە یاخود بڵم لە عێراقیشە ئەوەیە کە دەوترێت ئەو کەسانەی کە کوتانی دژەسیلیان بۆ کراوە BCG ئەم کەسانە بەرگریەک لە لەشیانە دروست بووە ئەتوانن یاخود ڕوبەڕووی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە ببنەوە. ئەمە تا چەند دروستە؟ ئەو بابەتێکی زۆری گرنگە نزیکی هەفتەیە کە دەنگ و باسی ئەو بابەتەی هەیە. لە وڵاتی ئوسترالیا پزیشکەکان توێژینەوەیان ئەنجام داوە لەسەر ئەو کەسانەی کەوا تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە بۆیان دەرکەوتووە کە ئەوانەی پێک و تێل و قاحی BCG وەرگرتووە کە تایبەتە بە نەخۆشی سیل احتیمالی توشبوونیان بە عراز و علاماتی کۆڕۆنای 175 کەمترە لە ئەو کەسانێکەوە لقاحی BCG وەرنەگرتووە. ئێستا حالیان لە ئەڵمانیا لەو مەرحەلەیە کەوا توێژینەوەکی گەورەتر ئەنجام بدەن بۆ ئەو بابەتە نزیکەی 4000 نەخۆش بەشداری بکە بۆ ئەوەی بۆیان دەرکەوێتن کە بالفعل ئەو پێکوتەیە
ڕێگری دەکات لە دەرکەوتنی زۆربەی ئاراز و علاماتەکانی نەخۆشی کۆڤید-19 و یعنی ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەگەر ئەو بابەتە تەواو دەرچێت لە ڕووی زانستیەوە بسەلمێنرێتن. ئەوەیە کەوا زۆربەی خەڵکانی وڵاتی خۆمان لە کوردستان یاخود لە عێراق هەمویان یاخود دەتوانم بڵێم بەشێکی زۆریان پێکوتەی BCG-یان وەرگرتووە. ئەوە ژوا دەکاتن کەوا دەرکەوتنی ئەعراض و علاماتیان لەسەر زۆر کەمتر بێتن لەو نەخۆشانێکەوە ئەو پێکوتەیان وەرنەگرتووە. دەستخۆش دکتۆر، ئێستا ئەگەر باسێک لە مادە پاکەرەوەکانیش بکەین بزانین مادە پاکەرەوەکان کام جۆر و کامەیان گونجاوە. ئێستا کە سەردانی دەرمانخانەیەکەکەی ژمارەیەکی زۆر لە مادە پاکەرەوەکان دانراوە، لە جێڵ هەیە، لە سپرا هەیە، زۆر جۆری هەیە. کام جۆریان گونجاوە کە بەکار بهێنرێت وەکو تەعقیم؟ بەڵێ طبعا ئەوەی ئێستا ئەمن پێتان دەڵێم قسەی خۆم نییە، قسەی منەظەمەی سەحەی عالەمیە WHO دەڵێ هەر بابەتێک ڕێژەی کحولی لە 160 زیاتر بوو ئەوە توانێت لە ناوبردنی ئەو ڤایرۆسەی هەیە. جا جێڵە یاخود سائلە یعنی بە شێوەی شلەیە هیچ فەرق ناکە لە ڕووی زانستیەوە، هیچ فەرق نییە. بۆ نمونە ئەو جێڵانەی لە بازار هەنە یاخود لە دەرمانخانەکان هەنە خۆم سەیرم کردووە زۆربیان ڕێژەی کحولیان 160 زیاترە کە دەتوانن بەکاری بێنن. بەڵام ئەوەی شانی باسکردنە لێرە ئەوەیە کەوا منەظەمەی سەحەی عالەمی WHO دەڵێ پێویستە ماوەیەکی تەواو ئەوانە ئەو کحولە لەسەر دەستمان بمێنێتەوە بۆ ئەوەی ڤایرۆسەکە لەناو ببە. ماوەیەکی تەواوی ژوا پێناسە کراوە کەوا نزیکەی 20 بۆ 80 چرکەیە. یعنی تۆ ئەکسەر مادەکە بەکاربێنی و لە دوای ئەوەی بە ئاو پاچیکەیەوە و یاخود بە پەڕۆیەک بیسڕیەوە ئەو کاریگەری بەو شێوەی نابێ هەروەکو لە ڕێنمایەکانی WHO داهاتوە. پێویستە نزیکەی 40 چرکە لەسەر دەست بمێنێتەوە بۆ ئەوەی ڤایرۆسەکە بکوژێتن. بۆ هەمان شێوە بۆ دەستشوشتنیش یعنی دەستشوشتن پێویستە نزیکەی 40 چرکە بخایەنێتن. جا ئەو سابوونەی بەکار دەهێنرێ هەرچ زۆرێک بێتن لە بەرەوەی مەرزنیە ڤایرۆسەکە بکوژێت. تەنها خاوێنکردنەوەی دەستەکە بە سابوونەکە کیفایەتە لە ئەوەی ڤایرۆسەکە لەسەر دەست نەمێنێت. دکتۆر، سابوونەکە سابوونی دەستشوشتنەکە جیاوازی هەیە سابوونی ئاسایی بێت یاخود سابوونی شل یان بڵێ غسوول؟ هیچ فەرقێکی هەیە یان کامیان باشترە؟ ڕێکخراوی WHO هیچ جیاوازیەک ناکە لە بینی سابوونەکان، هیچ هەروەکو باسم کرد تەنها باسی ئەو پرۆدەکتانە دەکە ئەو بابەتانە دەکە کەوا کحولیان تێدا دەڵێ کحول 160 زیاتر ڤایرۆسەکە لەناو دەبا. هەرچی سابوونەکانە هیچ فەرقێکی وایە، هەر کامە سابوون بێ ئاساییە، تەنها ئەوەیە بە شێوەی تەواو دەستەکان بشورێ تەرکیز بکرێتە سەری پەنجەکان و نزیکەی 40 سانیە 40 چرکە ئەو کەسە دەستی خۆی بشوە بە سابوون و بە. باشە دکتۆر، ئەی بۆ سەوزە و میوەکان چی بەکار بهێنێت؟ هەندێک کەس هەیە خوێ بەکارهێنێ بۆ پاکردنەوەی سەوزە و میوە، هەندێک کەس هەیە پەرمەنگەنات بەکارهێنێ، هەندێک کەس هەیە تایت بەکارهێنێ. کام جۆریان گونجاوە یاخود ئاساییە هەریەک لەوانە بەکار بهێنێ بۆ پاکردنەوە؟ بەڵێ، ئەوانەی کە باست کرد بۆ نمونە خوێ ئەوانە بۆ کوشتنی بەعزێک بەکتریا، بۆ کوشتنی بەعزێک گیاندارە سەرەتاییەکان و هوکرمەکان زۆر باشن، بەڵام هیچیان دەرنەکەوتووە بۆ لە ناوبردننی ڤایرۆس ئەوانە باش بن. لە ڕووی زانستیەوە ناکرێ بڵێن ئەوانە ڤایرۆسەکە لە ناو دەبن. بەس ئەوەی جێگەی دڵخۆشیە ئەوەیە کەوا هەتا ئێستا هیچ دلیلێکی زانستی نییە ڤایرۆسی کۆڤید-19 لە ڕێگەی شتەکانەوە دەگوازرێتەوە. یعنی ئەوە نییە بۆ نمونە تۆ سەوزە و میوەی بکڕیت قەلقبی لە ماڵەوە بڕێ ئایا ئەوە ڤایرۆسی کۆڤید-19 پیس بۆ ڤایرۆسی کۆڤید-19 یاخودنا هەتا ئێستا نەسەلمێنراوە کە لە ڕێگای شتەکانەوە دەگوازرێتەوە. بەڵام بۆ دڵنیابوون حەسەب معلوماتێک کەوا لە وێبسایتی WHO دەستمان کەوتووە دەڵێ ئەو ڤایرۆسە 2 تا 3 سەعات لە هەوا دەمێنێتەوە. بۆ ئەوەی کەسەکە دڵنیابێکەوە ئەو شتانە هەڵگری ڤایرۆسەکەنی دەتوانێت 2 تا 3 سەعات دەستکاریان نەکاتن، دوای 2 تا 3 سەعات ڤایرۆسەکە نامێنێت و لەناو دەچێ و جا شوشتنەوەی سەوزە و میوە بە شێوەیەکی گشتی بۆ لە ناوبردننی
بەکتریا و کرمەکان و جاندارە سەرەتایەکان ئەوە لەناوبردنی ڤایرۆسەکان. بەڵێ باشە دکتۆر ئێستا گەر باسێک لە ڤاکسینەکان بکەین با بزانین یەکەم جار مێژووی ڤاکسین بۆکەی ئەگەڕێتەوانێ و دواتر ئایا ڤاکسین جیاوازیەکەی لەگەڵ چارەسەرا چێ یاخود ڤاکسین لە چ کاتێکە بەکار ئەهێنرێت ئەکرێت ڤاکسین بۆ چارەسەر بەکار بهێنرێت یاخود تەنها بۆ بەرگری دروستکردن بەکارەهێنرێت و یان ئەوە تا ڤاکسین لە دوای توشبوون بە نەخۆشیەکان بەکارەهێنرێت جیاوازی نێوان ڤاکسین و چارەسەر بۆ چیە گەڕێتەوە؟ ڤاکسین ئەو دەرمانەیە کە ڕێگری دەکاتن لە توشبوونی نەخۆشی هەرچی چارەسەرە ئەو دەرمانانێکی ئێستا لە بازار هەنا بۆ چارەسەرکردنی حاڵەتێکی نەخۆشی دیاریکراوە بەکاردەهێنرێتن نادرن بە شێوەیەکی زۆر دەگمەن دەرمانی ئاسایی بۆ ڕێگریکردن لە نەخۆشی بەکاردێ بە شێوەیەکی گشتی تەنها پێکوتە ڤاکسین بۆ ڕێگریکردن لە توشبوون بە نەخۆشیە ڤایرۆسەکان بەعزێک لە نەخۆشیە ڤایرۆسەکان هەروەها لەگەڵ بەعزێک لە نەخۆشیە بەکتریایەکان. ئەگەر بێمەوە سەر پرسیارێکەمت کە مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە ئەگەر بتوانم باسی ئەو حاڵەتە بکەم وەکو پێکوتە نایوبەم کەوا کاهینە بووزیەکان پێشی 1000 ساڵی تۆزێک لە ژەهری دوو پشک و ماریان بەکارهێناوە لە ناو خوێنی خەڵکانیان کردووە بۆ ئەوەی بەرگری پێیاکەن دژی پێوەدانی دوو پشک و مار. بەڵام بە شێوەی زانستی ئەوەی کەوا تەوسیق کرابی ساڵی 1796 پزیشکێکی بەریتانی بە ناوی ئێدوارد جێنەر بۆ یەکەمین زار توانی کەوا بەشێکی زەعیفکراوی ڤایرۆسێک بخاتە نێو خوێنی نەخۆش بۆ ئەوی بەرگری بکە لە توشبوون لە نەخۆشی سوورێژە و ئەو تاقیکردنەوەی ئەنجامیدا نەجاحەتی هێنا سەرکەوتوو بوو و لە ڕووی مێژوویەوە بە کەم حاڵەتی بەکارهێنانی پێکوتە بەکاردێ و ئەوەی شانی باسکردن و جێگەی سەرنجە ئەوەیە کەوا ئەو کات کە کەم جار پێکوتە بەکار هات ئەسڵەن ڤایرۆس نەدۆزرابەوە بەڵام ئەو زانایە پێشبینی کرد کەواتە نۆچکەی بچووک هەنە بۆ ڕەنگە بەرپرس بن لە دروست هەوکردنی ئەو هەوکردانەی لە بەعزێک نەخۆش دەردەکەوێ بۆیە هەستا بە جیاکردنەوەی بەشێک لەو هەوکردانە لەو نەخۆشانە و خستیە ناو خوێنی نەخۆشی تر و بەو شێوەیە بەڵێ یەکەم پێکوتە لە مێژوودا ئەنجامدرا و ئەگەرمانێ پێناسەیەکی پێکوتەش بکەین بۆ ئەوەی هاوڵاتیان بزانن خۆی پێکوتە بە شێوەیەکی گشتی بۆ هەندێک ڤایرۆس و هەندێک بەکتریا بەکاردێتن خودی پارچەیەک لە ڤایرۆسەکەی یاخود ڤایرۆسەکە لاواز کراوە دەخرێتە خوێنی نەخۆشەکە کاتێک دەخرێتە خوێنی نەخۆشەکە ئەو ڤایرۆسە لاواز کراوە یاخود بەشەی ڤایرۆسە توانای دروستکردنی هاوکردنی نییە وکو ئەندامی بەرگری لەشی مرۆڤ دژە تەنەکان دژی دروست دەکاتن و خۆی ئامادە دەکا بۆ ئەوەی ئەگەر لە داهاتوو ئەو ڤایرۆسە هێرشی کردە سەر کۆ ئەندامی بەرگری زۆر بە شێوەیەکی باش بتوانێت بەرگری لە خۆی بکاتن نەک لەوەی کەوا ئەو کات ڤایرۆسەکە تازە بێتە ناو لەشی مرۆڤ. دەستخۆش دکتۆریان زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆر ڕۆژگار حەمید ئەندامی ئەنجومەنی سەندیکای دەرمانسازانی کوردستان و لە هەمان کاتدا مامۆستای زانکۆ دکتۆرا لە دەرمانزانی سپاس بۆ ئامادەبوون کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی. بەڵێ خۆشەویستان کۆمپانیایەک هەڵدەسێت بە دروستکردنی سابوونی شل یاخود بڵێ خسوول و بەبێ بەرامبەر دابەشی دەکات بەسەر هاوڵاتیانە لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هەر بۆ مەبەستەش دەچینە لای پەیامنەرمان کاروان لە کۆیەوە سڵاو لێ بێت کاروان بەیانیت باش نوێترین زانیاریەکان یاخود زانیاریمان بیتێ لەسەر ئەو کۆمپانیایە بزانین ئێستا کار و چالاکیەکانیان لە چه ئاستێکە توانیمیانە سابوونەکە بەرهەم بێن و دابەشی بکەن یاخود ئێستا لە کاردان. بەڵێ سنوور بەیانیەوە و بینەرانی کەناڵی یاسمانی گەلی کوردستان باش وەکو ڕاستکردنەوەیەک بۆ تەوەری بابەتەکەم دیارە لەن زانکۆی کۆیەوە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەوان سابوونی شلیان لە پەرەپێدانی بەرهەمەکانی خۆیان بەشی کیمیای فاکەڵتی ئەندازیاری دروست کردووە بەسەر
سەرجەم فەرمانگە حکومەکانی کە ئەمڕۆ وەسبەی وە لە داهاتوش کە لە کاردان وە بەسەر ئەو ماڵە هەژارانێکەوە لە سنووری قەزای کوێدەن هەر بە هۆی کاری ئەم ڤایرۆسێکەوە بڵاوبۆتەوە لە هەرێمی کوردستان هەوەکو ئاماژەم پێکرد ئەمە زانکۆی کۆیەیە کە بڵین ئەم سابونیش لە بەرهەمدێنێت ئەگەر بێم و باز لە تەوەرێکی تر بکەین سەبار بە ئەمە شەقامی گشتی شاری کۆیە ڕۆژانی ڕابردوو لەم شەقامەیە جمجۆڵی هاوڵاتیان و پیشەوەران لەم بازاڕەیە دەبیندرێ بە ئاسێکی زۆر باش بەڵام ئێستا وەک دەبینین بازاڕەکە ئەگەر بۆ کارێکی زۆر پێویست دەبێ هاوڵاتیان نانە دەرەوە تەندروستی کۆی لە چەند ڕۆژی ڕابردووە مژدەی سەرکەوتنی بەسەر کۆڕۆنایە لە شارەکە ڕاگەیان کە یەک کەیسی لە نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالیتە بوو بەڵام دوای مانەوەی زیاتر لە 17 ڕۆژ لەژێر چاودێری وردی پزیشکی سەرکەوتنی خۆی بەسەر ئەو ڤایرۆسەیە و ڕاگەاندووە نەخۆشەکەی ڕەوانی ماڵەوە کردەوە من لەسەر تەوەرەکەم کە تایبەتە بە زانکۆی کۆیە کە لەلایەن بەڕێز جەنابی مامزەلال لە ساڵی 2023 بەردی بناغی ئەم زانکۆیە دانرێ و ماڵەکەی خۆی پێشکەش بە زانکۆی کۆیە کرد و ئێستا نەوەکانی ئەم زانکۆیە هەڵدەسن بە چەندین چالاکی وە لە ڕێگەی فاکەڵتیەکانیانەوە داهێنان دەکەن من بۆ زانیاری زیاتر میوانێکم هەیە بەڕێز دکتۆر دەریا حەوێزی ڕاگەیاندنی زانکۆی کۆیە کاک دکتۆرجیان بەیانیت بار زۆر سپاسم دەفەتە کەلێک سواز بۆیەوە کاک دکتۆر ئەگەر باز لە بەرهەمێنانی سابوونی شل بکەین لە ئێستا لە ڕێگەی فاکەڵتی ئەندازیاری بەشی کیمیاوە بەرهەم دێنرێ ئێوە دەتانەوێت لە داهاتووە پارە بەرهەمە بدەن بۆ سنووری قەزای کۆیە سپاس دیارە لە سەرەتای هەڵمەتی خۆپارێزیەکەوە زانکۆمان وەکو بە پێویستی زانی بەشداری هەموو هەڵمەتەکان بکە سەرۆشی زانکۆمان بۆ خۆی چۆنا ئەو لیژنانەوە کە قایمقامێتی کۆیە پێچی هێنا سەرۆشی سکۆڵی پزیشکی بە هەمان شێوە دواتر وردە ئەو لە سەرەتادا زیاتر هەڵمەتی وشیاری و ڕاگەاندن بوو چەند کارێکی تریش کرا بۆ نمونە سەرۆشی سکۆڵی پزیشکی هەڵمەتێکی دروست کرد بە ئۆنلاین بە ناوی کلینیکن ئۆنلاین واتە چەند دکتۆرێک زیاتر لە 30 دکتۆری جیاواز لە ڕێگەی گوگل فۆرمێکەوە هەوڵیاندا وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە کە نەخۆشەکان پێویستیانەکە زانیاری لەبارەیەوە وەرگرن ئەوە لە بڕی ئەوەی کە کلینیکەکان و نەخۆشخانەکان داخراون بۆی بتوانن ڕێنمایی نەخۆشەکانیان بکەن دواتریش بەشی ئەندازیاری کیمیایی وەک جەنابەت فەرموود لە ماوەی ڕابردوودا توانی بە هەوڵی مامۆستا و خوێندکارەکانی بۆ یەکەم جار بەرهەمێکی ناوخۆیی دروستکە لە شێوەی سابوونی شل ئەو سابوونە تا ئێستا وەکو ڕێنمایی بازرگانی و دارایی نەکەوتەوە بازار بۆ فرۆشتن تەنها بۆ بەخشینە زانکۆمان بە پێویستی زانی بڕێشی زۆر لەو دەرمانەیان با بڵێن ئەو شامپۆیە ببەخشێ بە فەرمانگاکانی کۆیە بۆی بتوانن لە کاتی دەوامی ڕسمیان بۆ پاک خاوێنی ڕاگررتنی دەست و پەنجەکانیان بەکاری بێنن تریش لیستێکمان لە قایمقامێتی کۆیەوە پێگەشت بە ئەو ماڵە هەژارانەی کە ئەمڕۆیان بڵێن ئەو ماڵە سەربەرزانەی کە بەهۆی داخستنی بازاڕ و کار و کەسبیان ناتوانن بژێوی ژیانیان بەدەست بێنن گوتمان ئەو داهاتیان و خەرجی دەستیان دەکەوێت لەوانەیە بۆ خواردنیشی ڕۆژانەیان پێویست بێ نتوانن بچن کەلوپەلی پاکەرەوەی پێدابی بکەن بۆیە وەکو ئەرچێشی سەرشانمان بە پێویستمان زیانی زیاتر لە 175 لیترمان بەسەر چەند ماڵێکدا دابەش کرد بەڵام قۆناغی گرنگترین لەوە لە دوای ئەوە هەرچەندە لە ڕۆژانی ڕابردوو چەند بەڕێزێک هەڵمەتێکی بەخشینیان لە ناو شارەکە ڕاگەیاندووە لەولاوە نەخۆشخانە دروست دەکرێت لەولا کۆمەک کۆ دەکرێتەوە ئەو هەڵمەتی کۆکردنەوەی چشکرا هەرسێ بەڕێزی پێی هەرستان هەرسێکیان مامۆستای زانکۆی ئێمە بوون بەڵام لەگەڵ ئەوەش تا ڕادەیەک بڕێن شێوەیەکی فەرمی زانکۆی پێوە نەبوو دوێنێ سەرۆشی زانکۆ کۆبوونەوەیەکی بە ئێمە کرد هەر لەسەر سەرپەرشتیار و بڕیاری بەڕێزیان بانگەوازێکمان کرد لەمڕۆوە دەست بەکار دەبین بۆ ئەوەی بتوانێت لە ناو مامۆستا و خوێندکارانی زانکۆ مامۆستا و فەرمانبەرانی زانکۆمان ڕاستتر وایە بتوانین چەند بڕێ پارێک وەکو کۆمەک کۆکەینەوە بەسەر ئەو ماڵانەی دابەشکەین کە ئەمڕۆ بژێوی ژیانیان
بەدەستنایەنن بۆی بتوانین کەمێک ئەرچی سەرشانیان سوکەین. کاکتۆر زانکۆی کۆیە بەدەر لەم کارانەی کە کرۆتی هەم لە بەرەمێنانی سابنیشلووە و هەڵمەتا خێرخوازێک کە ڕای دەکەێنن بەشی پزیشکیتان ئێستا چه هەنگاویشینەوە بۆ هۆشیاری هاوڵاتیان بۆ ئەوەی لەم باردۆخی ئێستا کاراسانی بۆ هاوڵاتیان بکرێت لە سنووری قەزای کۆیە. دیارە بەشی پزیشکیمان هەموو ئەو مامۆستا و پزیشکە بەڕێزانەی کە لەوێن هەمووشیان بەشدارن لە تەندروستی کوێ واتە بە شێوەیەک لە شێوەکان بە ناوی تەنسیب لە نەخۆشخانەکەی کوێش دەوام دەکەن لەوانەیە دوور نزیک جەماوەری شاری کوێ شایدی بۆ قسەکانمان بدە هەمویان بەشدارن لە هەموو ئەو هەڵمەتانەی کە دەکرێت لەو پشتگیرانەی کە دەکرێت بەڵام لایانی تەندروستی من ناتوانم لە جیاتی ئەوان زانیاری وردم نییە بەڵام ئەو دێ بزانم ئامادەن لە دەوامەکانیان لە ئێشگریەکانیان لە هەموو نەخۆشخانەکان هەر شوێنەکە پێویستیان بووێت. ئەکتۆر سەبەر بڕاگەاندنی بەشێکی یان فۆرمێکی ئۆنلاین بۆ وەڵامدانەوەی هاوڵاتیانی سنووری کۆیە زانێرێکی لەو شێوە دەگەر هەبێ بۆ ئێمە بینەران باسی بکەیت. بەڵێ کورتەیەکم باس کرد لە سەرەتا قسەکان لەم گوگل فۆرمێکان دروست کردوواتە تۆ لە ڕێگەی گوگڵەکەت گوگڵەوە واتە لە ڕێگەی ئیمێڵەوە داخل دەبی زانیاری لەسەر نەخۆشەکەی خۆت پێشش دەکەی بۆ نمونە چ نەخۆشیێکت هەیە چەند خوێنکارێکیان ڕاست بردووە جگە لە دکتۆرەکان ڕاستە پرۆژەکە لە کوێەوە بەڵام چەند دکتۆرێکی هاوڕێیان لە شارەکانی تریشەوە بەشداریان تێدا کردە دەکرێت ئەگەر ڕەزامەندی حکوومەتی لەسەر بێ پرێم پرۆژەیەکی نیشتیمانیە 33 دکتۆری پسپۆری جیاوازن لە 20 پسپۆری جیاواز بەس کۆمەڵی ژمارەی پزیشکەکانی 33 پزیشکە چەند خوێنکارێکیش بەردەستیان دەکەن ئیمێڵەکان جواب دەدەنەوە بۆ نمونە من دەپرسم لە نەخۆشیێکی دیاریکراو نەخۆشی هەناوی نەخۆشی ئێسک نەخۆشی چاو هەر شتێک پرسیار دەکەم ئەو خوێنکارە ئیمێڵەکە وەردەگرێت دەیگوازێتەوە بۆ ئەو پزیشکە دیاریکراوی پزیشکە پسپۆرە لە بواری خۆیدا بەس خۆ ئێمە هەمومان دەزانین ناکرێت ئۆنلاین شوێنی کلینیکەکان بگرێتەوە بەڵام ئەوەن دەیە کە ڕێنمایی دەکرێت ئەو هابکە ئەو خۆپارێزێ بەکاربێنە ئەو دەرمانە بەکاربێنە هەتا نەخۆشخانە و کلینیکەکان وەک خۆی لێ دێتەوە ئەوە یەکەم جاریشە پرۆژەیەشی بۆ شێوێ لە کوردستاندا بکرێت. بینەوە سەرباسیەوەی لێسا هەم باردۆخە لەسەر بابەتی ڤایرۆسات و شتانەیە دەرفەت زانانی باز لە سابوونە شلەکە بکەین لەم سابوونە شلە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێگە پێدراوە یان مڵەتیەوەی پێدراوە لەلایەن ئیداری خۆزەی قەزای کۆیە کە بە سەر هاوڵاتیان یاخود بە سەفەر مانگە حکومەکانی شارەکەدا بشکرێت. مەسلەی ئەو بەرهەمهێنانە کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە لەلایەنی تەندروستی و تاقیگەی 100 ڕێگە پێدراوە و تێستکراوە و بەرهەمێکی تا ڕادەیەک سەرکەوتووە بۆ لە ناوبردنی ڤایرۆس و بەکتریا جیاوازەکان نەک تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام کە ئەمە دەڵێن بۆ پاکخاوێنی بۆ ڤایرۆس لە ناوبردن بۆ بەکتریا لە ناوبردن 100% لە ڕووی تێستی تاقیگەی و سەرکەوتنی بەدەستێتەوە بەس بۆ بڵاوبوونەوەی لە بازار و لە دەستگاکان زۆر جار ئێمە پەیوەندیمان پێوە دەکەن بە حکمی کارەکەمان کەسانێکی دەیە پەرە بە بەرهەمی خۆماڵی بدە بەڵام ئەوە کۆمەڵێک ڕێنمایی هەیە لە وەزارەتی بازرگانی لە وەزارەتی دارایی پرسیارمان کردو دەبێت ئەمە ئەو ڕێنمایی مەرجانە جێبەجێکین ئەو جا بتوانین دەنا هەموو شتێکمان ئامادەیە. بۆ پێداویستەکانی ناو لە ڕابردووە سەتا چەندتان پڕکردێتەوە ئەگەر باسێک لەوە بکەیت. خۆ دیارە ئەو پرۆژەیە زۆر لە مێژنی ینی چەند مانگێکێتەوە و کەوتوتە پەسەندکردن بەڵام لە بەشە ناو خۆی و لە دام و دەستگاکانی زانکۆ کەمەکەمە وردەوردە بڵاوی دەکەینەوە. لە داهاتووە لەگەڵ قایمقامێتی قەزای کۆیە چه هاوبەشیەکتان دەبێت بۆ بڵاوکردنەوەی لە ئەگەری بەردەوام بوونی هەدەقەی هاتووە لاگەری بەردەوام بوونی لە بوونی کار و کاسب بووە دواکەوتنی موچە ئێوە چ پەیوەندیەکتان دەبێت لەگەڵ لیژنەکانی قایمقام بۆی ئەم کارە خێرخوازی زانکۆ بەردەوامی هەبێت بۆ ماڵە هەژارەکانی کۆیە. ڕاستە ئێمە بەردەوامی لەگەڵ قایمقامێتی کوێ دیارە لە هەندێک پێیج و لە هەندێک فەیسبوک و شتیوە ڕخنەوەشمان لێ دەگیرە کە سابون زۆر پێویست نیە بەس ئێمە وەکو لە ناو وەزعەکەی گەشتبین لە هەموو شتێک پێویسترە ئەگەر لە دوای خواردن پێویستمان بۆی هەیە پاکخاوێنی خۆمان ڕابگەی هەموو ڕێنمایەکان باس دەوە دەکەن دەستمان بشێن ئەگەر ماڵێک سابوونی تێدا نەبێت و پاکتۆرەوەی تێدا نەبێت کەواتە هیچمان لە ڕێنمایەکان جێبەجێ نەکەن بۆیە ئێمە وەکو زانکۆ هەموو توانای خۆمان دەخەین ئەگەر بەڵام ناتوانین لە ئێستا بەڵێن ئەوە بدەین تا چەند لیتر و چەند قود و چەند پاکێت دەتوانین بەرهەم بێنین بە هەموو توانایەکە هەوکە. کاکتۆر لەم هەلومەرجەی ئێستا لەم خەیرانی ئێستا زانکۆکانی کوردستانەوە لە ناویشانە زانکۆی کوێ چ ڕۆڵێکی کاریگەریان بینیوە و دەتوان لە داهاتووە چی بکەن بۆ هاوکاری حکوومەت و هاوڵاتیان هەرێمی کوردستان.
ئەو نەخۆشیە و پەتا جیهانیە تا ڕادەیەک دەتوانێت بڵێ هەمومانی بەهۆشێنە ئەوە دەبێت زیاتر هەوڵی خۆمان بدەین زیاتر توێژینەوە بابەتەکانەوە بۆ لایەنانە تەرخام بکەین بەس ئێمە ناتوانین هیچ گرێ لە زانکۆکانی خۆمان بکەین چکە ئەمڕۆ هەموو زانکۆ و سنتەرە جیهانیەکان لە وڵاتە زلهێزەکانی دنیا نەیانتوانیوە با بڵێن چارەسەرێک دەرمانێک بۆ ئەو نەخۆشی بدۆزنەوە تا ئێمە ڕووی گلەیمە لە زانکۆکانی خۆمان بکەین بەڵام دەتوانین ئەوە بڵێن زانکۆکان دەبێت لەمڕۆ بە خۆیان دابستنەوە بن کە توێژینەوە و خوێندن و خوێندنەوەکانیان بە ئاراستەیەک بێت کە بتوانن بەشدار بن لە هەڵمەتە جیهانیەکان کوردستانیش ببێت بە بەشێک لەوانەی کە چارەسەر بۆ نەخۆشیەکان دەدۆزێتەوە بەس تا ئێستا هیچ مژدەیەشی وا خۆشمان بەدەستەوەنێ بەداخەوە ئەوە وەکو لە سەرتاش پرسیاری بۆم کرد یعنی لە داهاتوو هاوکاری تەواوی قایم قامێت یان بڵێ ئیداری شارەکە دەکەن بۆ ئەم بابەتە ئەگە بە کورتی وەڵام بدەیتەوە بەتەکید سەرۆشی زانکۆمان ڕای سپاردوین هەمومان بە گوێرەی پسپۆڕی بەشەکانی خۆمان بە هەموو توانایەکەوە لە خزمەت بین گەلێک سپاس دکتۆر دەریا حەوێزی ڕاگەاندنی زانکۆی کۆیە بڵێ سنوور ئەمە کۆی و بابەت و تەوەرانە بووکەوە ئەمە لە قەزای کۆی و باسمان لێوە کرد و دوێنێ ئێوارە دکتۆر سەبا حەورامی لە پێگەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە سوپاسی زانکۆی کۆی کرد لە بەرهەمهێنانی سابوونی شێل و دابەشکردنی بەسەر هاوڵاتیانی هەژاری شاری کۆی ئەگە پرسیارێکە نەماوێت دەگەڕێمە لایەوە سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەخۆ لە شاری کۆیەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بە ئومێدی لە ساخی و تەندروستێکی باش بۆ تەواوی دانیشتوانی شاری کۆیە بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای تەوەری دومی پرۆگرامەکەمان هێژ گفتوگۆکردن دەبێت لەسەر سوود و گرنگیەکانی شیری دایک بۆ بەرگری جەستە بێگومان کە باز لە شیری دایک دەکەین یاخود باز لە بەرگری جەستە دەکەین هەمیشە وتراوە کە ئەو مناڵانەی کە شیری دایکیان دەخۆن بەرگری جەستیان بەهێزترە لە بەرامبەر هەموو نەخۆشیەکاندا بە بەراورد بۆ مناڵانەی کە شیری قوتوو دەخۆنوە لە هەمان کاتدا ئەم بەرگریە کاتێکە لە مناڵێکا دروست دەبێ ئەگەری ئەوەی هەیە خود ڕەنگە کاردانەوەی هەبێ بۆ داهاتووشی بۆ تەمەنی گەورەیەشی کە بە تایبەت لەم بارودۆخەی ئێستادا باز لە ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت باز لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسەکە دەکرێت باز لەوە دەکرێت کە ئەو کەسانەی کە بەرگری جەستیان بەهێزە دەتوانێت زیاتر ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببنەوانێ یاخود توش نابن یان ئەگەر توش بن چارەسەریان ئاسان دەبێت و زووتر چاک دەبنەوە بۆیە پێمان خۆشە لەم پرۆگرامەیە بە شێوەیەکی ورد باز لە سوود و گرنگیەکانی شیری دایک بکەین لەسەر کۆرپاوە لەسەر داهاتوو کۆرپە لە پرۆگرامەکانی پێشواز زۆر بازەوە کراوە کە چۆن بەرگری جەستە بەهێز بکەین لە ڕێگەی خواردنەوە یاخود لە ڕێگەی وەرزشەوە بەڵام لەم پرۆگرامە ئەمانێ باز لە بناغەی بەهێزبوونی بەرگری جەستە بکەین کە ئەویشە گەڕێتەوە بۆ شیری دایک بۆیە لەسەر ئەم بابەتە پێمان خۆشە گفتوگۆ بکەین بە وردی لەگەڵ دکتۆر پشدەر عەبدوڵڵا کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانن دکتۆر سڵاو لەبێ و بەیانیت باش زۆر سپاس دکتۆر هەروەکو ئاماژەم پێکرد باسەوە دەکرێت کە یەکێک لە سوودە گرنگەکانی شیری دایک بەرگری جەستەیە کە بۆ کۆرپەکەی دروست دەکات و کاریگەری لەسەر داهاتووشیە بێ جگە لە بەرگری جەستە سوودەکانی تری شیری دایک چییە؟ شیری دایک سوودەکانی زۆرە لەوانەیە چەندی بەرنامەی بوێ باسی بکەی لەوانەیە هەندێک شتێک کە باز لە سوودەکانێکی هەنێکی چاوەڕوان نەکراوە یان تەوەقع نەکراوە خوشتێکی سەسڕۆمانیشە شیری دایک ئەگەر لەوە دەستی پێ بکەین باسی بکەین شیری دایک خۆ دەزانی ئامادەیە بەردەوام یعنی هیچ کاتێ ئامادەکردنی نایە و ناڕەحەتی نایە و دایک و باوکی پێ ناڕەحەت بنەوەی شیرەکە ئامادە بکە بڕۆ ئاوەکەی بۆ گەرم بکە دیسان شیرەکەی بێنە لەم لای یعنی خۆ دەزانی ئامادەکردنی زۆر ئاسانە بەردەوام ئامادەیە یەکی لە شتەکانی ترەوەی پاک و خاوێنە یعنی شیرەکانی تێر بۆم نەگەر شیری قوتوو بەکاربێنێ ئەبێ 5-6 مەمەی هەبێت و بەردەوام مەمانە بشوات و یعنی ئامادەکردنی بێ ئاگای لە ئاوەکەی بێ و دەستی وای بەرنەکەی و دەستی لە منە و دەستی بشوە و یعنی خۆ دەزانی بەراورد بە شیری قوتوو ئەم زۆر پاک و خاوێنە بەردەوام ئامادەیە یەکی لە گرنگترین شتەکانی ترەوەی کە هەرزانە پاری تێ ناچێت ینی گرنگترین شێدەوەیە کە تۆ زۆر جەردایکان و باوکان کێشویان بۆ دەزێت ئەم شیرە زۆر گرانە ئەم شیریان گرانترە ئەمەیان وایە ئەمەیان باشە ئەم هیچی تێناچێت ینی زۆر ئاسانە ینی بۆی ئەمە لە سێ گرنگترین یاخود سێ ئەو هۆکارە گرنگانن کە شیری دایک بۆ
گرنگترە اینجاگەر بێنێ سەر شتەکانی ترەگەر بەراوردی بکەین مدایم بەراورد بەوە بەراورد دەکەم ئەڵەم شیرێک کە دروستکراوی خوا بێت خوا دەستیتیای بە دروستیکە زۆر جیاوازە لەگەڵ شیرێک کە مرۆڤ دروستی کات بۆیە تۆ بەراورد ناکردن ئەم دوانە بە هیچ شێوەیەک بەڵام تۆ گەربەی لەسەرەوە قسە بکەین یەکێ لە شتەکان کە بەرگریە شیری دایک لەبەرەوەی کە لە دایکەوەیەت بەشێک لەو بەرگری کە دایکی لە ماوەی ژیانە یعنی تۆ لەوانەیە ئەم دایکە تەمەنی 25 ساڵ بێت تۆ سیرەکەی لە ماوەی ئەو 30 ساڵی هەرچی ئەو بەرگری پێی کردووە لە ڕێگەی شیری دایکەوە لە ڕێگەی ئەوەی کە ئەنتیبۆدیەکان لە ڕێگەی شیری دایکەوە ئەڕوا بۆ دژەتەنەکان کە ئەچێ بۆ مناڵەکە سیرەکەی هەموو ئەم بەرگریانە ئەدا بە مناڵەکەی و مناڵەکەی بەرگریەکی زۆر باش پێیاکە بەبێ ئەوەی پێشتر تەجروبەیەکی هەبێت دکتۆر بەرگریەکە هی دایکەکەی ئەگوازرێتەوە بۆ مناڵەکە بەڵێ بەرگریەکەی هی دایکەکەیە ئەو دژەتەنانەی چونکە تۆ هەموو شتێکە چێتە ناو جەستەوە تۆ دژی بۆ پێیاکەی یعنی تۆ بە شێوازێ دروستکراویت هەموو شتێکە چێتە ناو جەستەوە خۆی ئەمە ڕۆژانە هەزار ڤایرۆس لەوانەیە بچێتە جەستەمانەوە بەکتریا ئەچێ بەڵام لەبەری سیستەمی بەرگریمان وا دروستکراوە کە بەردەوام پەلاماری ئەیە لە ناویە بات یعنی زۆر جار هەیە ئەم تایی کە دروستە بێت تا لە ئەنجامیان سیستەمی بەرگری تۆ دروستە بێت کە پەلاماری ئەم شتەیەدا کۆمەڵێت مواد دروست دەکرێت تا دروستەکە بۆیە تۆ بەردەوام سیستەمی بەرگری تۆ زاڵە بێ بەسەریە بۆیە ئەگەر یەکێ لە شتەکان ئەگەر بەرگریمان لاواز بێ ئەم نەخۆشی کە ئێستا باسەکەن ئەوەی ئەگەر بەرگری و لاواز بێ کەواتە تۆ ڤایرۆسەکە بەسەر تا زاڵە بێ بۆیە لەو کاتەیە ئەم مناڵە بەرگریەکی دەستەکەوی لە ڕێگەی شیری دایکەوە کە پێشتر مادووبوونی پێ نەچەشتووە یعنی واتە پێشتر تووشی ئەم ڤایرۆسانە نەبووە ئەم بەکتریایە نەبووە سیرەکەی لە ڕێگەی دایکەوە دەستی کەوتووە بۆیە شیری دایک سیرەکەی لەو کاتەیە زۆر گرنگە بۆی ئەو بەرگریانە دروست بێ یەکێ لە شتەکانی ترەوەیە کە مناڵێک کە شیری دایکی یەخوا کەمتر تووشی هەوکردنی گوێچکە و سنگ و ینی حتا کۆندامی میزڕۆ ئەمانە کەمتر تووشە بێ بۆیە سیرەکەی کە کەمتر توش بوو خۆی کەواتە چییە بێ جستەی مناڵەکە شەکەت نابێ جستەی مناڵەکە شەکەت نابێ بەدەست چیەوە بەدەست ئەم بەردەوام تووشی هەوکردانە چۆ تۆ هەموو هەوکردنێکە تووشە ئەگەر هەوکردنێکی زۆر قرس بێ و بەکتریایی بێت لەوانەیە تۆ جستت هیلاکە بێ ڕاستە بەرگریەکە و ئیشەکات دژی ئیژەکات بەڵام تۆ جستەش هیلاکە بێ لەوانەیە بەرگری و لۆ کاتێ لاواز بێ بۆی سەرەکی ئەم مناڵانەی کە شیری دایکیان نەخۆن کەمتر تووشی هەوکردنە بن کەواتە جستیان کەمتر هیلاکرا بەرگریەکی زۆر باشتریان هەیە بۆیە سیرەکەی ئەم مناڵانە هەمیشە لە ڕووی بەرگریەوە زۆر باشن لەو مناڵانی کە شیری دایکیان ناخۆن کەواتە دکتۆر ئەتوانین بڵین کە ئەم ڤایرۆسی کۆرۆنای کە ئێستا لە کوردستانە هەیە خۆشبەختانە ئەوانەی کە ئەیگرن تا ڕادێک سوکترە لە چەند وڵاتانی ترە ئەکرێت بڵین بەرگری جەستەی ئێمە بەهێزترە یاخود بڵین لە مناڵیا شیری دایکیان خواردووە ڕاستگۆبین ئەم ڤایرۆسە تازەیە باش هەرچی لەسەری ئەوترێ هیچی سەڵەسەر ڕاست نییە چەندین لێکۆڵینەوە ئەکرێ بەردەوام لە وڵاتانە چون ئەم وڵاتان لە چاو خۆمان ئەمان بەردەوام لێکۆڵینەوەکەن هەموو ئەم لێکۆڵینانەیە ئەکرێ باسی کۆمەڵێک سوودەکە کۆمەڵە سوودی کۆمەڵک شت کە تۆ یعنی ئێمە لەوانەیە ئێستا گەشتبینە بەشێک لەوانەی کە لەمانەوە وەری ئەگرین بۆچی لە وڵاتی خۆمانە تا ئێستا بەو شێوازە تووڕەیە ڤایرۆسکە یاخۆ بۆ شێوازە توندە نەمانگرتووە یعنی ئێستا بانەڵین ئێستا باپەلە نەکەین شاگەشکە نەبین بڵێن ئیتر ئێمە زۆر سەلامەتین نە ئەزانی چی ئێمە ناتوانین ئێستا بڵین سەلامەتین چونکە هێشتا هێمە لە سەرەتای ڤایرۆسەکەیان یاخۆ بڵین لە ناوەڕاستیان کۆتاییمان لێ دیار نییە لەبەری ئەم ڤایرۆسەش تازەیە ناکرێت ئێستا تۆ بیت شاگەشکە بێت یاخۆ گەشتبینیەکی ئەوەنە زۆرێ هەبێ ئیتر تەواو بڵێ ئێمە تەواو بەڵام ناشکرێ بتۆقین ینی ئەها ئەم دوو شتەیە ئەبێ پابەندی ڕێنمایەکان بین گوێڕایەڵی بڵێن لیژنەی ڕوبەڕۆبوونەوەی کۆڕۆنا بین لە هەما کاتە نابێت بتۆقین لە هەما کادا ئێمە وا تەسەور ئەکرێ وا گومانەکرێ خۆم شخصیان ئەگەر بڵم وا گومانەکەم ئەمەی خۆمان جیاوازتر لە چاو وڵاتیانی تر بە کۆمەڵی خۆکار بۆ لەبەری ئەو کارەمە حتا جۆرەکەش یەکرێت جیاواز بێت چونکە ئەڵەن سێ چوار سترینە بەڵام بۆچی لێرە کەمتر ئێستا کەمتر بۆ لە چاو وڵاتانی تر تونترە ئەگەر بین تۆزێ شکارێکی بۆ بکەین یەکەمیان ئەگەر دیقەت بگری گرنگترین هۆکار ئەوە بوو لێرە لیژنەی ڕوبەڕۆبوونەوەی کۆڕان یاخۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەر لە سەرەتاوە زۆر بەتوندی ڕوبەڕووی شتەکە بووە واتە چی کرد هات لە کەم وڵات هەیە بەقەت خۆمان خۆپارێزی کردبێت یعنی ڕێنمایی بڵاو کردبێتەوە خۆپارێزی کردبێت هەر پێشەوەی کە لە کوردستان ئابڵا بێتوانێ ناوەندەکانی خوێندنی داخرا مزگەوت داخرا بازار داخرا شوێنی قەرەباڵغی هەمووی داخرا تۆ سەیرەکەی هاتووی ئەم شوێنانەی کە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە داخستوە چونکە تۆ ڤایرۆسی لەوانێت تۆ بیگریت شتێک لەوانی نیشانەش لێ دەرنەکەوێت تێگەیت لەوانێت بۆ منی بگوازیتەوە من تەمەنم زیاتر بێت بۆ نمونە مەنعام باش نەبێت لەوانەیە من بە توندی بگرم لەوانێت تەنها ژیام بکەوێتە مەترسیەوە بۆیە هاتن ئەمان لەو شوێنانە کۆتاییان پێهێنا هەرچەند ئێستا ناتوانین بڵین کۆتاییم پێهاتووە بەڵام لەو شوێنانە
پێشڕەوەیەکی زۆر باشرا کە بیوەستێنن تا ڕادەیەک ینی ئەم بەرەو پێشچوونەی ڤایرۆسەکە بوەستێنن یەکێک لە شتەکانی تر یەکێ لە شتەکانی تاوان خەڵک ئەمە زۆر بە گرنگی نازانێت خەڵک وا ئەزانێ ئەمەی کە لیژنەی ڕۆبەڕۆبوونی کۆڕۆنا کردی شتێکی زیادە ڕۆیی بوو کە کردیان ئەمان وا ئەزانێت نازانێ بەشی هەرە زۆری هۆکارەکەی کە لەم وڵاتی ئێمە ئێستا بە سوکی گرتومانە یعنی یا بەرەو پێشڕەوی نەکردو ڤایرۆسەکە ئەم خۆپارێزیە بوو کەکرا یەکێ لە شتەکانی ترە گەرسەیەکی ئەو وڵاتانەی کە پیریان زۆرە مشکل مردویان زیاترە بە قورستری ژێگرن یعنی بۆیە سیرەکەی وڵاتی خۆمان لەبەرەی گەنجین بە زۆری ینی بەڕاستی ئەمە پیرمان نییە پیر لە وڵاتان زەروی 70 ساڵ ئێمە هەر نیمانە ئێمە یەکێ بگاتە 70 ساڵ ئیتر ئەڵەن ماشەڵڵا زۆر ژێیت وڵاتان زۆر زیاترە بە یەکە لە شتەکانی تر خۆشبەختانە ئێمە ئەم سیستەمی بەرگری کە هەمانە سروشتیە ئێمە کوتانمان ڕاستە کوتانەکانی ترمان بەردەوام زۆر بە باشی کردووە بەس ئەم کوتانەی کە بۆ ئینفلۆنزا ئەوانەیە ئێمە کەمترێکین بۆی سیرەکەی سروشتی بەرگری ئێمە بەرگری جەستی ئێمە زۆربەی سروشتیە یعنی باشترە بەهێزترە یەکێ لەو شتانەی تر ئێستاکە لە کۆڵنەوەکان دەریەخاڵێ ئەو ئەوانەی کە کوتانی دیسیجان هەیە ئەوانەی سەرشانی ئەڵێ ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆی ئەم کوتانە ڕێگریەکە لە بڵاوبوونەوەی ئەم کۆڕۆنایش ینی بۆیە سیرەکەی ئەو هۆکارانی بڵاوبوونەوەی زۆرن ئێمە لە وڵاتی ئێمە کەمترە بۆ قەرەباڵغیمان ئێمە زۆر کەمە میترۆمان نییە پاسمان نییە خۆ ڕاست ئەمانە نیعمەتن بەس لە کاتێکا جاریوە بێ بە غەزەب لەم کاتە ئیفادەی هەیە لەو کاتە یعنی ئێمە تارەکانمان کەمترین سەفرێت تارە اینجا لە شتەکانی تر سیرەکەی بینای بەرزمان ئێمە زۆر کەمە خەڵکی کەمتیابێ کەمترینی هەیە یەکە لە شتەکانی کە زۆر جێگە خۆشحاڵە حتا ئەو شوێنانی کە شوقەشن بینانی شتەجێ بوونی زۆر قەرەباڵغن هەر هەمووی هەر سەرەتا زوو باشە دکتۆر یەک پرسیاری تر لە تەوەری یەکەمیشا لە دکتۆرم کرد بەسمە خۆشە لە بەڕێزی شت پرسم دەوترێت ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە ئەو کەسانی کە کوتانی بیسیجیان بۆ کراوی کە مناڵە سەرەتای تەمەنیان شانی ئەوکتن ئەڵەن ئەوەی کە ئەوەی بۆ کرابێ ئەمە بەرگری دروست کردووە بەڕێزت وەکو پزیشکێکی پسپۆر کە لە سەرەتای تەمەنی مناڵە ئەو کوتانی بۆ کرێ ئەمە هیچ ڕاستیکی تایە طبعا لێک هەممە هەست پێم وتی سەرەتا وتم ئێمە ناتوان هیچ شتێک لە ساسا بڵێن چون ئەم ڤایرۆسە تازەیە زۆربەی لە کۆڵنەوەی کراوە لەسەرەوەی یاخۆژینەوە کراوە ئەڵێ ئەم وڵاتانەی کە ئەم کوتانیان تیا چون ئەم کوتانە لە هەموو وڵاتەکانیە ئەم کوتانش لە بەڵە لە وڵاتانەیە هەیە کە خۆیان مەترسی توشبوونی نەخۆشی سیلیانەوە ونێکی لەوانە عراق ئەڵێ ئەم وڵاتانی ئەم کوتانیان هەیە بە هێواشتری ئیگرن کەمتر ئیگرن یەکی لە وڵاتانی خۆمان توێژینەوەیە ینی ئەمە ئەڵێ خۆشبەختانە ئەمە ئەڵێ لە وڵاتانەی کە ئەم کوتانیان هەیە بە سوکتری ئەگرن و کەمتری ژێگرن ئێمە ئەزانی یەک شێ پێ بڵم ئێمە گرنگترین شت بە ئەوەنە گەشتبین نەبین لە نەکاو داخماوکە نابێت دوژمن عادەتەن تۆ بەکەمی بزانی بە بچووکی بزانی ئێستا ئەمە دوژمنێکە هاتۆ بەرە ڕۆمان دائمە بە حسابی خۆمانی بۆکەین تا دەرەچین لەو مەترسیە ئێمە گرنگترین شت ئەوەی کە ئەکرێت لەوەی خۆمانە چی خۆپارێزیە ئیتر ئەوەی کە لە دەستمانی خۆپارێزیە ئێمە خۆپارێزیەکە ئەکەین دوژمنەکە و گەورە بوو ئەمە کردومارە خۆمان حازر کردووە چوو بوو هیچ زەرمان نەکردووە یعنی گریمان ئەم دوژمنە هیچ نەبوو گریمان ئێمە هاتین شتێکی زۆر گەورین ئێمە جەستەمان زۆر بەهێزە بەرگریەکی زۆر بتۆمانەیە خۆمە زەرەر ناکەین لە خۆپارێزی یعنی قابل چیتە ئێمە خۆپارێزیەکەین خۆمان بە دوور دەکرین ئەگەر دوژمنەکەمان بەهێز بوو ئەوە ئامادەین بووی لاوازیش بوو هەر کێشەنی ئەمە خۆپارێزیەکە کردومانە تەواو باشە دکتۆر مناڵ تا چەند ساڵ شیری دایکی بخوات ئەتوانێت ئیسفادەیەکی وای لێ بکات کە بەرگری جەستەی بەهێزکە بەڵێ خۆی شیری دایک ئەتوانی یعنی تا 2 ساڵ ساڵونی تا 2 ساڵ بخورێت زۆر باشە و لە دوای ئەو کاتەشەوە ئەگەر مناڵەکە و دایکە کە ئامادەیان تیا بوو تا 3-4 ساڵ ئەتوانێت شیری دایکی بخۆ بەڵێ یعنی ئەتوانێت بەردەوام داچێتە مەکتەبی شێخۆ بەڵێ ئاسایی ئەگەر دایکەکە و مناڵەکە ئامادەی تیا بێ ئەتوانێت بخوا شیری دایک بەڵام ئەگەر ئامادەیان تیانە بە بەلانی کەمە تا ساڵونی 2 ساڵ بخوات بەڕاستی شتێکی زۆر باشە ئەی باشە دکتۆر ئەو مناڵانەیان دایکەکە تا 6 مانگی یەکەم شیری خۆی ئااتێ لە دوای 6 مانگی یەکەمانێ هەوڵەیە شیری قوتوشی باتێ دواتر وای لێ هێت کە مناڵەکە شیری قوتوەکەگرێ شیری دایکەکەی تەرکەکە ئەم شیری قوتووە کە لە دوای 6 مانگیەوە ئەیخوات ئەتوانین بڵین ئیسفادی 6 مانگی یەکەم سفر کاتەوە نەخێر ئیسفادی 6 مانگی یەکەم سفر ناکاتەوە ئیسفادەکەی خۆی کردووە ئیسفادی خۆی کردووە بەڵام باشترە تۆ ئەمە بەردەوام بێت تاوان تۆ باشترە لە کەسەریا بەردەوام بێت یعنی باشتر چونکە 6 مانگی یەکەم بەڕاستی ئێمە زۆر گرنگە ئێمە بە خەڵک بە دایکان ئەڵێن هیچ نەبێ 6 مانگی یەکەم شیری خۆتی بەرە يعني اگر هیچ نبێ یا شەژمان یەکەمە ئیسفادەکەی وەرەگرێت يعني خراپ اگر هیچ نبێ لە کۆتای هاڵ ئەزاف الئیمان ئەڵێن مانگی یەکەم شیری خۆتی بەرێ لە دوای مانگی یەکەم شیری قوتو بەڕاستی شیری قوتو زۆر گرنگە يعني بۆیە تا لە سەرەتاوە بێ گرنگەکەی زیاترە يعني یەک مانگی یەکەم گرنگترینە 6 مانگی یەکەم زۆر گرنگە اینجا بۆ ساڵ ساڵۆنی و گرنگە هاوە اینجا
باشە دکتۆر ئەگەر مناڵێک 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەم شیرە بخوات هەر لە سەرەتای تەمەنیانێ شیری ئەم دایکە گۆڕانکاری بەسەرا هێت پێکاتەکەیش گۆڕانێکی بەسەرا هەیە بەپێی تەمەنی مناڵەکە ڕێگوایە خۆی یەکێک لە گرنگترین شتەکانەوەی پێکاتی شیر بە گوێرەی جنسی مناڵەکە گۆڕێت تەنانەت جنس بۆ نمونەگە مناڵەکە کوڕ بێ کچ بێ فەرقەکە لە پێکاتەیە تەنانەت لە شەو ڕۆژە ئەگۆڕێ تەنانەت لە وەرزەکان ئاگۆڕێ وەرزەکان بۆ مانایی کە هاوین بێ شیرەکە ساردە زستان بێ شیرەکە یعنی نەک حتا لە پێکاتەیە بۆ لەستانە چوری زیاتر پێ لە شەوە مادەی میلاتۆنینی زیاتر تایە بۆی مناڵەکە باشتر بخەوێها لە کچا بۆ نەمادەی کالیسیوم و ئەوانی زیاتر تایە بەپی هەموو ئەم شتانە ئەگۆڕێ یعنی بۆی بەپی تەمەنی مناڵەکەش منداڵێکی نەبەکان بێ شیری دایکەکە فەرقی لەگەڵ منداڵێک ئەگەر نۆمانگ و نۆڕژەیی تاو کرد بێ کە گەورە ئەبێ فەرقەکە بۆیە ئەمە بەسە مەزەین چیە شیری دایک بە شێوازێ دروست کراوە تەنانەت لەوەنەوە شەو ڕۆژە ئەڵەن جیاوازی هەیە بۆیە بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بە شیری قوتوو. ئەی دکتۆر ئەو دایکانی کاڵێ مناڵەکەم تێر ناخوات شتی وا هەیە؟ هەیە بەڵامایکی زانستی هەیە بۆی کە مناڵەکە تێر نەخوا بەشی بڵین ئەو هۆکارانە چێ کە دایک ناتوانێت شیری خۆی پێ بە شیری قوتی پێوە یەکێکیان لەوانەیە کە هەندێک نەخۆشی ترسناک هەیە کە دایکەکەی ئەم شیرە ئەم نەخۆشیە لە سنگیا بێ لە تریا بێ کە ئەم نەخۆشیە لەوانەیە ڤایرۆسی بێ لە ڕێگەی شیرەکە و بگوازرێتەوە بۆ نمونە نەخۆشیەک بێت بەکتریا بێ لە ڕێگەی شیرەکە و بگوازرێتەوە یاخود دایکەکە نەخۆشی پێکرێت دکتۆرەوە ئەگەر نەخۆشیەکە تشخیص کرا دکتۆرێک کە تشخیصی کرد کە ئەم دایکە نەخۆشی هەیە ئەڵێ تو ئەم نەخۆشیێت هەیە باشنی نیشانە لە مناڵەکە دەرناکە هیچ کاریگەریەک بۆ مناڵەکە دروستەکات کە هۆکار بێ بۆی کە دایکەکە شیرەکەی طبعا مەترسیە بیسەبت لەبەرەی تو تەسەوڕەکەیت گومانەکەیت کە ئەم نەخۆشی لە ڕێگەی شیرەکە و بۆ مناڵەکە بچێ مناڵەکە توش کات پێڵی مێرە شیرەکە لە یەکە لەو کارەکانی تر دەرمانەکەیە هەنێک نەخۆشی هەیە خۆی بەو شێوازەنە بەڵام دەرمانەکە لە ڕێگەی شیری دایکەوە ئەو دەرمانی کە بۆ ئەو نەخۆشی دایکەکە ئیخوالان لە ڕێگەی شیری دایکەوە بۆ مناڵەکە بچێ بۆیە مەترسی بۆ سەرژانی مناڵەکە دروستەکە ئەڵێ شیرەکەی مێرە ناچاریشە دەرمانەکە بخوا دایکی هەنێک نەخۆشی هەیە بۆ منە ناچارە بێ چارەسەری بۆرگێ یەکی لە نەخۆشەکانی تر چییە بۆ نمونە شیری دایک هەنێک جاربوون نەخۆشیە فینالکیتۆنیلا ئەم شیرە ناتوانێت بخوات مناڵەکە ئەبێت چی بێت مناڵەکە خۆی نەخۆشیەکەی هەیە ئەبێ پێکاتێک یاخۆ شیرێکی تایبەتی خواردنێکی تایبەتی بۆ دروستەکرێ بێ پێ بدرێ یەکێ لە شتەکانی تر بۆ نمونە لەوانەیە لە ڕێگەی کۆکە و پژمۆ نەخۆشیەکە بێ بۆ نەهەی بێ لەو کاتێ ئەڵەی بۆی ئەگوازرێتەوە یەکی لەو کارەکانی تر کە خەڵک دائیم باسیەکە و کە زۆربەی کاتی جوانیە ئەڵێ بەشی ناکە تێر ناخوات بەڵە تێر ناخوا ئێمە دایم وان پیاڵین ئێمە مناڵەکە وەس نەکەین ئەڵێن ئەگەر مناڵەکە لە ڕۆژێکە 30 گرام لە سێمانگی یەکەمە 30 گرام زیاکە و لە سێمانگی دووەمە 20 گرام زیاکە و لە شەشمانگی دووەمی تەمەنیە ئی ساڵە بۆ 15 گرام زیاکە ئیتر ئەمە ینی کێشی باشی زیای کردو ئەگەر لە ڕۆژگا 3 بۆ 4 دایبی بخوسێنە میزی تێ بکە کەواتە باش کەوتووە ئەگەر مناڵەکە ماوەی شیر پێدانەکە 20 دقەیە بۆ 9 ساعت تێ بخەیانە و لە دوای شیر پێدانەکەەوە 2 ساعت 2 کاتژمێرە بخەوێ کەواتە ئەمە نیشانەی ئەوەی ئەم مناڵە بەباشی شیری خواردووە شیرەکە بەشیەکە بەڵام یەکێ لە شتەکان هۆکارەکان چێکە خەڵک دایمەڵە بەشینەکە شیری دایک ئاسان هەرسەکرێ مناڵ بەردەوام زوو داوایەکە پیسایی زووزووەکە پیسایەکە ششترە بۆیە دایکی کە زوو داوایەکە لە بخوات دکتۆر بەشی ناکە تێر ناخوات بەڵێ تێر ناخوا لە کاتێکا پێی تێر خواردو بەس لەبەری ئاسانە هەرزە بێ مناڵەکە پێی ناڕەحەت نیە زوو داوایەکە باشە دکتۆر ئەو هۆکارانی کە باسی کرد کە دایکەکە نەتوانێت شیری خۆی بات بە مناڵەکە ئەمە کاتیە یاخود درێژخایەنێت ناتوانێت بیاتێ هەر تا کۆتایی ناتوانێت بیاتێ بە شیر هەنێکی هەیە کاتیە بۆ نمونە نەخۆشیەکی هەیە ئەم نەخۆشیە سوورێکی هەیە بۆ 15 ڕۆژە ئەمە تەواو بێتووی تەواو تۆ لەو کاتە دایکی ئەتوانێت شیرەکەیدا دۆشێ تا چی ئەبێت تا ئەو کاتەی ئەم فترێت تەواو بێ بۆی شیر وشک نەبێت ئەتوانێت شیرەکەیدا دۆشێ و لە شوێنی گرژیا بیە ینی لە شوێنی برژە چونگەمە ناتوانێت بیاتێ بەڵام گرنگکەوێن شیرەکەی وشکنەوێ هەنێکی هەیە هەر ناتوانێت بۆ نەخۆشیێکی هەیە مناڵەکە ناتوانێت شیدایک بخوا ئیتر ناتوانێت هەنێکی هەیە نەخۆشی درێژخایەنە بۆ لە لەوانەیە شێرپەنجەیەکی هەبێ چەند مانگێت کۆمەڵە دەرمانی کیمیایی بخوا ناتوانێت شیری پێ بە بۆیە بەڵام هەندێکی هەیە کاتی ئەتوانێت تا ئەو ماوەی نەهێڵە شیرەکەی وشویت لە دوایەوە توانێت دەست پێ بکە بۆیە ناکرێت تۆ بێیت بە کۆمەڵە هۆکار وا بکەیت بەڵام با پێ بەڵام زۆربەی هەرە زۆری هۆکارەکان دایکەکە خۆیەتی ئەڵە بەشی ناکە هەنێک دایک ئەڵە جەستەم تێگەچێت لە کاتێکە بە هیچ شوێ ئەم شتانەوانە بۆیە دایک ئەزینشی هۆکار ئەدۆزێتەوەوانێکی چاولێکەریە زۆر جار دکتۆرڵەن دەرونیە کە تۆ لە مێشکی خۆتا بڵێ من شیری قوتو ئەیان بە مناڵەکە ئەو شیرە دروست نابێت شیرێکی کافی دروست تەمان خۆ یەکێ لەو هۆکارانی کە دایک ئەتوانێت شیری پێزیاکە لانی دەرونیە بە لانی دەرونی خۆی ئارام کات بۆی شیری زیاکە بۆیە کاتێکە خۆی ئامادە ئەکات کە ئەم شیرە بەشی ناکە خۆی ئامادە ئەکا کە ئەم شیرە ناتوانێت پێی بە ئیتر تەواو
باشە دکتۆر باسی زیادکردنی شیرەکە ئێستا زۆرێک لە دایکان کێشەی ئەویان هەیە کە چی شتێک بخوات چه خواردنێک بخوات چه میوەیەک بخوات شیرەکەی پێی زیابێت ئێستا چی گرنگە بیخوات دایکان بۆی کە شیرەکان زیابیان بەردەوام شیریان هەبێت بەڵێ یەکێ لە گرنگترین شتەکانەوەیە لە ڕووی دەرونی خۆیان ئارام بکەنەوە یعنی لە سترێسانە بن چونکە سترێس دەبێتەوە هۆی کە شیری دایک کەم کە بەدایەتی لەم زروفەی کۆڕۆنایە ئەگەر زۆر ترسیان هەبێت لەوانە ئەم سترێسەوە بکات کە بەڕاستی پێ بڵم وا لێ بکە کە شیری دایک کەم کە یەکێ لە شتەکانی تر بەردەوام هەوڵ بن شیر بن بە مناڵەکانیان چونکە لەو کاتێک کە شیری پێیان کاتێک کە مناڵەکە دەم بۆ سینگی دایکیە بە دوو جۆر هۆرمۆن دەرەدرێ ئەم هۆرمۆنێکیان پێوترێ ئۆکسیتۆسین کە شیرەکە دەرایەتی کە پێوترێ پرۆلاکتین کە ئەبێتە هۆی ئەوەی کە شیرەکە زیاد دروست بکرێ اینجا لەگەڵەوەی بێت هەنێک خواردن هەیە کە بیخوات ئەکرێ سەوزەوات میوە گۆشت شۆفانی پێڵێن بەڵێ ئەم خواردانە برنجانی ئەمەنەوە ئەکا شیری دایک بەردەوام زیاکە دکتۆر ئەم خواردنانی کە باسەکە شێوازی خواردنەکەی فەرقی هەیە جۆرەکەی لێنانەکەی نازانێکی گرنگەوەی ئەم خواردنە خۆی گەر هەر خواردنێکی تەندروستی بێت کە ئەم خواردنانی خوارد ئیتر شیرەکەی زیادەکە بەڵام گرنگترین شت هۆکارە دەرونیەکەیە لایەنە دەرونیەکەیە ئارامبوونەوەیەتی لەگەڵەوەی شیر بەردەوام هەوڵی مناڵەکە بات لە سەرەتای تەمەنی ئەگەر هەستی کرد ئیتر ئەم مناڵە سەرەتای چەند سەعاتی یەکەم شیریتیانە بوو یا ڕۆژ یەکەم شیریتیانە بوو ئیتر وازی لێبێنە چونکە یەکسەر ئەم شیرەی کەمەکە بەڵام ئەگەر بێت و بۆن بەردەوام مش لە سینگی با سەیرەکەی ئەم دوو هۆرمۆنە دەرەدرێت شیرەکەی زیاترە بێ وای لێکە بەردەوام شیر دەربا بەردەوام شیر دروستکات باشە دکتۆر زۆر جار پزیشکان ڕێنمایی دایکانەکەن ئەڵە کاتێکە شیرت یا بە مناڵەکەت با لایەکی سنگت بە تەواوی بەتاڵ بێت اینجا لاکەی تری بەرێ ئەمە بۆچی ئەگەڕێتەوانێ ئەڵەن سەرەتا ئاوێکە دواتر ژەکە دواتر ئەچێتە بابەتی چۆرێکە ئەزانی سەرەتاشیە ئێمە دایم وای پێڵین ئێمە ڕێنمایەکەین کە لایەکیان بەتاڵ کاتەوەم چێتە سەر لاکەی تر بۆ لەبەری ئەگەر دایکەکە سەرنج بە سەرەتای شیرەکە کەیەت ڕوونە لەبەری چوری کەمە لە دوایە شیرەکە کێ خەسە بێتەوە لەبەری چوری زۆرە لەبەری لە 2 ساڵی یەکەمیشە چوری هۆکارێکی زۆر گرنگە بۆ گەشە و جەستەی مناڵ بۆ گەشەی مێشکی مناڵ بۆیە ئێمە 2 ساڵی یەکەم بە هیچ شێوەیەک مەنع یاخود داوای کەمکردنەوەی چوری لە بۆ مناڵاکەین بۆیە پێ ئەڵێن لایەکیان بەتاڵ کردو اینجا بسەر لاکێتری بێگومان باشە باسمان لە سوودەکانی شیرپێدان کرد بۆ مناڵەکە ئەی باسی شیرپێدان بکەین بۆ دایکەکە بێگومان کە چەندێک شیرپێدانەکە بۆ مناڵەکە ئیسفادی هەیە ئەونەش بۆ دایکەکە ئێستا سوودەکانمان پێ بۆ دایکەکە خۆی ئەگەر سیرکی ئەم شیرپێدانی سروشتیە سوودی بۆ دایکی هەیە سوودی بۆ مناڵەکەشەیە ئەگەر سیرکی سوودی بۆ مناڵەکەی باسماگە سوودی بۆ دایکی ئەوەیە لە شێرپەنجەی سنگی شێرپەنجەی منداڵدانی ملی منداڵدانی ئەوانە هەمووی کەمەکاتەوە بەڕاستی لە هەمان کاتدا لە ڕووی دەرونی و ئارامیەکە لە هەمان کاتدا پەیوەندیەکی سۆزداری بەهێز لە نێوان دایکەکە و منداڵەکە دروستەکات بەڵام بەریەکەوتنە بە بۆنکردن تۆ کاتێک کە شیری پێدا بۆنیەکە بەریەکەوتنی هەیە بۆیە ئەمانەوە کە سوودێکی زۆری بۆ دایکەشی هەبێت یا زۆر جار ئەڵێ کاتێک کە شیرت دا بە مناڵەکە سەیری چاوی بکە بەڵە سەیری چاوی لە ڕووی دەرونی و ئارامت دەکات بۆ مناڵەکەش ئارامیەکە با پێ بڵم مناڵەکەش هەست بە بۆنی تۆکە هەست بە لێدانی دڵی دایکەکە ئاکات بۆنی دایکەکە ئەکات گوێ لە دەنگی دایکە بێ هەموو ئەمانە ئارامی بە مناڵەکەشە بەخشێ بە دایکەشی بەخشێت زۆر باشە دکتۆر ئێستا باسێک لە 4 مانگ یا 5 مانگی تەمەنی مناڵەکەکەین لە چ کاتێکەوە دایکان ئەتوانن تاواکەری شیریا بڵێن تاواکەر خۆراکیەکان بن بە مناڵەکانیان لە سریلاکەوە لە شۆرباوە لە ئاوی میوەوە خۆی ئەگەر سێکی 6 مانگ یەکەم باشترین شتەوەی تەنها شیری دایکێت ئەگەر شیری کتوب خواد یاخود شیری دایکەکەش هەر شیرێک بێت گرنگ کوێ نابێ خواردن دەست پێ بکات لە تا 6 مانگ بۆچی تا 6 مانگ نابێش جگە لە شیر خواردن دەست پێ بکات لەبەری مناڵەکە کۆمەڵە هۆکاری ڕاستە لە هەندێک وڵات ێڵن 4 مانگەوە دەست پێکرێت لە هەندێک وڵاتەوە لە 5 مانگ دەست پێکە یعنی پرۆتۆکۆڵی هەندێک وڵاتەکان بەپی وڵاتەکان ئەگۆڕێ بەڵام ئێمە بەپی WHO تا 6 مانگ بە هیچ شێوە باش نییە خواردن دەست پێ بکەیت بۆچی لەبەری تا ئەو کاتە ئەنزیمەکانی هەرسکردن کە پەنکریاس دەریایات تا ئەو کاتە ئامادەی تەواوینە بۆ بەبڕی تەواو دەرنەدراوە دووەمیان لەبەری مناڵەکە تا 6 مانگ توانای دانیشتنی نەبێشێ لە 6 مانگەوە توانی بە یارمەتی و دابنیشێ سێمیان لەبەری مناڵەکە کۆنتترۆلی زمانی و کۆنتترۆلی سەری بەتاواتی نیە تا ئەو کاتانە بەتاواتی بۆیە لەبەرەوە هۆکارانەڵین تا 6 مانگ دەست پێ نەکات لە دوای 6 مانگەوە ئێمە ئاڵین بەچی دەست پێ بکات ئەبێ هەوڵ بات بەو شتانە دەست پێ بکات گرنگترین شت باسی هێنگاوەکان بکەین چۆن دەست پێ بکات یەکەم شت ئەبێ بە خواردن دەست پێ بکات دکتۆر لە ئاوی شەوانێ ئاو لە چی کاتێکات لەبیاتێ ئێمە ئاو ئەڵین تا 6 مانگ تا خواردنی پێەیە ئاوی نات ئیلا مەگەر لە ڕۆژێکی هاوینی زۆر گەرمە بچێتە دەرەوە بە سیارە نەوێ بە پێ بێ تەسەور بکات
ئەم مناڵە مەترسی وش بوونەوەی هەیە ئەبێ ئاوی پێ بێ ئاوە کەشەوەی پێشتر بۆی کوڵانە بێت بە هەموو شێوەیە ینی ئامادەی کردبێت اینجا ئاوکەی پێ بە بەڵێ ئەگینا بە هیچ شێوەیەک ئاو پێدان تا 6 مانگ تا خواردن دەست پێەکە نابێ پێ بدرێت بۆیە ئەکرێت لە 6 مانگەوە لەگەڵ خواردنە ئاویشی پێ بدرێت بەڵام یەکە لە شتەکانی تر ئەبێ بێ خواردن دەست پێ بکە کە خواردنی دەست پێکرد تا 4 ڕۆژ تا هەفتەیە خواردنی تری پێ نەیە بەڕاستی پێ بڵم بۆچی لەبەری تۆ مناڵەکە گەر هەستکی هەستیاری هەیە بۆ لەوانەیە ئەو مناڵە هەستیاری پێ بێگەن جۆری خواردنەکە دکتۆر دیاریکراوە بە کامە دەست پێ بکات یا هەرچیە بێ بەسەوەی 4 ڕۆژ ئاوی میوە ئاوی برنج سیلاکانی ژەتوانی ئەم شتانە بەڕاستی دەست پێ بکات بۆیە تۆ گرنگکە تا ئەو کاتە تەنها ئاوی برنج ئاوی میوەکان دەست پێ بکات بەڵام گەرنگترینشت دایکەکە ئەوە بێ بە یەک جۆر خواردن دەست پێ بکات 4 بۆ 5 ڕۆژ لێی بوەستێ لە دوای ئەو 4 بۆ 5 ڕۆژە اینجا خواردنی تری باتێ خەڵک لەوانەیە بۆ پرسێ بۆ ئەبێ 4 بۆ 5 ڕۆژ بوەستێ لەبەرەوەی تۆ ئەگەر هەستیاری بە خواردنێکە هەبوو جای بکەیتەوە تۆ گەر 2 خواردن 3 خواردن 4 خواردنی بیتێ ئەگەر هەستیارێکی دروست کە هەستیاریەکان بۆ لەوانەیە بڕشێتەوە سکچوون بیگرێ گیانی لیر بکات هەناسەی تۆم بێ لەبەرەوەی ئەو کاتە تۆ نەزانی بە کام جۆر خواردن دروستی کرد بەڵام ئەگەر بە یەک جۆر خواردن دەست پێ بکەیت تۆ کاتە ئەزانیت کە هەستیاری بەکەم خواردنیان هەیە بۆی تۆ خواردنەکەی دوا بکەیت بەڵێ باشە بۆ میوەکان کام جۆریان گونجاو لە سەرەتابیاتێ بە کامە دەست پێ بکات لە سەرەتاوە بۆ ناتوانێت بە ئاوی پرتەقاڵ ئاوی لیمۆ ئەمانە دوو میوەی زۆر باشن پرتەقاڵ و لیمۆ دکتۆر لیمۆژ ئێستا پێ دەڵام ئەزامەڵی پرتەقاڵ و لیمۆ بۆ ئەو منداڵانی کە هەستیاریان هەیە سوود بوونانێت تا ساڵە توانین دوێخی لەبەری سیدریگەسیدیتە لەبەری سوبوونەوەکە زیادەکە بەڵام خەڵکی ئێمە کە وتی ئیتر ئەو پێسەر تا ساڵە نابێ پێ بدرنە بۆ ئەو مناڵانی کە کێشی سوبوونیان زۆر شتێکی باشیشە زۆر باشە بە گرنگێ بە مەرجێ ئەو مناڵان سووربوونەوە و سوتانەوەی ناولەش و سەرقوڵمەکانی سیمە و ئەم شانیان نەبێ یعنی ئەتوانێت ئاوی لیمۆ ئاوی پرتەقاڵ سێو مۆز ینی هەموو ئەمانە دەست پێ بکات ینی زۆر ئاسایی کێوی گۆشتەکان دکتۆر لە چکات گۆشتەکان لە حوماگەوە توانێت گۆشتی مریشک بە مەرجی ئەوەی کە زۆر باش بکڵێرێ و پارچی وردی بچوک لە هەشتمانگەوە توانێت گۆشتی سوور دەست پێ بکات باشە دکتۆر کۆتا ڕێنمایی تۆ بۆ دایکان چییە؟ تایبەتی لەم بارودۆخەیە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە ئەزانی ئێمە دایم ڕێنمایی دایکان و باوکانەکەین بە تایبەتی دایکان کە ڕاستەوخۆ کۆنتاکتیان هەیە لەگەڵ مناڵەکە ڕێنمایانەکەین کە زۆر پابندی ڕێنمایەکان بن ڕاستە مناڵ بە شێوەیەکی لە دنیاە بە شێوەیەکی زۆر توند ئەم نەخۆشیە ناگرێ ڕاستە بە کەمترین ڕژیم مردن یاخود هەر نییە لە مناڵە بەڵام ئەم مانای ئەوە نییە کە مەترسیان لەسەر نییە ئەوە مانای ئەوە نییە کە نەگوازن و نەخۆشیەکە نەگوازنەوە بۆ بە ساڵات شوان و بۆ بە تەمەنەکان مەترسی بۆ سەروان دروست نەکەن داوایان لەکەین هەوڵ بن پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن بەوەی شیری دایک بن بە مناڵەکانیان خواردنی سروشتی پێبن دوو بکەنەوە لە بەکارهێنانی دەرمانی زۆر دوو بکەونەوە لە هەندێشتی ناپێویست تکایە ئەگەر مناڵەکە و پەتایەکی بەسیتی کرد کۆکەیەکی بەسیتی کرد لوتەڕیەکی بەسیتی کرد تایەکی بەسیتی کرد پەلاماری دەرمان مەیە بە تایبەتی دژە بەکتریا کاتێککە بچکەکە پێڵە مە مەترسی ئەوە نێنی هەوڵ بە لە ماڵەوە بمێنەرەوە لە ماڵەوە بمێنەرەوە یعنی مانای ئەوەی کە تۆ پارێکی هەیە ئەتوانی بە ئاسانی دەستێ بە دەرمان بگە دەستێ بە فەحز بگە ئەمەمانای ئەوەیە کە تۆ کەسێکی ڕۆشن بیریت بەمانای ئەوەیە کە تۆ دەرمانێکی زۆر بەکارنا کەسێکی ڕۆشن بیریت بەکارهێنانی موبایل و ئایپاد بە هیچ شێوەیەک ئاستی ڕۆشنبیری تۆ دەرناخات بە هیچ شێت کا دوور کڕۆ لەو شتانە ڕاست ئێستا لەوانێت لە زروفی کۆرۆنا تا ڕادەیە ئێمە نەڵێن زۆر زەخل لە مناڵەکان بکەن کە ئایپاد و موبایل بەکار نێنێ چون ئێمە ناچارین لە ماڵەوە بێن هێڵینەوە بۆیە فشاری ناکە ئێستا ئەڵێن فشاریان لێمەکەن لە ئێستاە چونکە مانەوەی لە ماڵەوە بەکارهێنانی ئایپاد و موبایلەکەی باشتۆ بچێتە دەرەوە مەترسی توشبوونی بەم ئەوە دروست بێ بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵ بن زانستیانە مناڵەکانیان خۆیان پەروەردە بکەن و دوورکەونەوە لە بەکارهێنانی هەموو شتێکی ناپێویست دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر پشدەر عەبدوڵڵا کە بەڕێزیان پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی مناڵانە سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر بەڵێ خۆشەویستان لە ئێستایا پەیامنێرمان عوسمانە بووبەکر لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادەیە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانەتێ عوسمان سڵاو لێ بێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری سلێمانیەوە بەیەم و بە بینەران بگەینیت چنوورسێ خاڵی گرنگ هەیە ئەمەوێت لێرە و باسی بکەم خاڵی یەکەم بڵاوکردنەوەی پۆستێکی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕایگەێنێ ئاماژە ترسناکەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بە شێوەیەکی خەتەرناک زیادیان کردووە و زۆر ئەبن وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی سامان بەرزنجی ئەڵێ ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بۆتە 139 هاوڵاتی دوو هاوڵاتی گیانی لە دەستداوە
زیاتر لە 53 هاوڵاتیش چاک بوونەتەوە چونەتەوە بۆ ماڵەکانی خۆیان. وەزیری تەندروستی داواکە لە هاوڵاتیان لە خەڵکی کوردستان تکایە پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن و تێکەڵ مەبن لەگەڵ ئەو بەرکەوتوانەی کە گومانی توشببوونیان لێکرێت تێکەڵ مەبن لە کۆمەلگایە تا زیاتر ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە. ئەمە کێشەیەکی گەورەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە بەرپرسانی تەندروستی ڕای ئەگەیەنن کە زۆربوون و زیادبوونی ژمارەی توشببووەکان کێشەی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ زای تەندروستی و بۆ لایەنە تەندروستەکان دروستەکە کە ناتوان وەکو پێویست کۆنتترۆڵی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا بکەن. چنوور دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووە و بڕیاردرا کە تەرکیزی سەرەکی حکوومەت لە پێناوی دابینکردنی موچەی خەڵک و دابینکردنی موچەی خەڵک بێ. ئەمە خاڵێکی پۆزتیفی گرنگە کە حکوومەت تەکیدی لێکاتەوە. تەواوی کابینەکە تەکیدان لەوە کردوەوە کە پێویستە موچە بۆ هاوڵاتانی کوردستان و بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان دابین بکرێ و حکوومەت لەم ڕوانگەیەوە هەموو لایەنەکانی خۆی وەکو پێویست هان بدات تا بتوانن لەگەڵ ئەو پارەی کە لە بەغدا دێت لەگەڵ ئەو داهاتەی ناوخۆ موچەی هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەران دابینکەن. ئەمە خاڵکی گرنگ بوو کە پێشتر حکوومەت بە تەمای ئەو بوو کە موچە کەم بکاتەوە یا موچە دو بقا. ئەمە بەشێکە لەو هەوڵانەی حکوومەت کە ناوێت خەڵک بێ ئومێد بێ لە پاڵ ئەو گرفتی کۆرۆنا کە لە کوردستان بڵاوەتەوە. خاڵی سێم کە چنوورەمەیە بۆ تەواز بکەم ڕێو شوێنەکانی تونند و تۆڵکردنی هاتوچۆ لە شاری سلێمانی و لیژنە هاوبەشەکانی قامقامێت لە سلێمانی وەکو پێویست هەوڵەکانیان چۆک کردوێتەوە تا هاوڵاتیان پابند لە ماڵەکانە بمێنەوە و هاتو چۆنەکەن لەم ڕوانگەیەوە بەردەوام بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داوا لە هاوڵاتیانەکە تکایە پابند بن بە ڕێنمایەکان بەڕێوەبەرایەتی تایبەتمەندەکانی ئەمنیەکانش لێرە لە سلێمانی بە هەمان شێوە ئەو پەیامانانێ تکایە لە ماڵەکانتان بمێنەوە. ئەمێ زانیاری زیاتر بە تۆ بە بینەران بگەێنم بە سپاس و سۆران عەبدولغەفورم لەگەڵا کاک سۆران بەیانێت باش و ئەبینین هەندێک لە مارکێتەکان کراونەوە وازان ئێوە لەم کاتانشا چاودێری ئەەکەن فەرموو نزیک بەرە لە مایکەکە. وەکو بەڕێوەبەری چاودێری بابردانی سەرجەم ئەو شوێنانی کە ڕێگە پێدراون لەلایەن لیژنەی باڵای بەرەنگابوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەم لە مارکێتەکان سەپەر مارکێت نانەوە سەمۆخانە سەوزڵمیوە گۆشتفرۆش مریشکفرۆش ئەمانە هەمووی ڕێگە پێدراون لەلایەن ئەو لیژنەیەوە ئێمە وەکو خۆمان ڕۆژانە سەرجەم لیژنەکانمان چاودێری نرخەکانەکە چاودێری موادی ئەکسپایرەکانەکە لەگەڵ هەڵواسی نرخەکانە. باشە هەندێک گلەی هەیە کاک سۆران عەبدولغەفور تۆ کە بەڕێوەبەری ڕاڵین بەڕێوەبەتی بازرگانی سلێمانی چاودێری بازرگانی سلێمانی ئەبینین لە مارکێتەکانە ژمارەی زۆر هاوڵاتی بە یەکجار ئەچنە ژوورەوە ڕێخستنتان بۆ مارکێتەکان چۆنە؟ بەڵێ ئێمە هەر لەو ڕۆژەوە سەرجەم مارکێتەکان ماڵەگادار کردوێتەوە ئەبێ قردێلەیە بکەم بەردەی مارکێتەکەەوە بۆی هاوڵاتیان ئەوەی کە پێویستیانە بەسەرە داوایکەن بۆخوان نەچنە ناو مارکێتەکانەوە و ئێستا زۆربەی مارکێتەکانی ناو شاری سلێمانی پێڕێی ئەو شتاکەن بۆی قەرەباڵغی و بەرێکەوتن دروست دەبێت ناو مارکێتەکانە و دەست دە خواردن و شتمە کوشتانە نەدرێت کە هاوڵاتیان پێویستیانە لەبەرەوە ئاگاداری هەمومان کردوونەتەوە هەمووشیان بە شێوەیەکی تەندروست ئەو ڕێکارەی سا بەکارێنن. بەنسبەت با بڵێین سەمونخان و نانەواخانەکان ئەوەش ئیشی ئێوەیە بۆ ڕێخستنی وەرگرتنی پارە و دۆسەلەن پێدانەوەی پارەکە ئەمە چیتان بۆ کردو؟ بڵێ ئەوانش بە هەمان شێوە لەلایەن ئەو لیژنەیەمانەوە سەردانیانەکە ئاگاداری سەرجەم ڕێنماکانمان کردوپیان کە لەم کاتەیە جیاوازترە لە جارانی پێشوو هەتا وەرگرتنی پارەکە بێ بە مەقاشێکی دەستی بێ نابێت دەست بێت لە پارەکە و دوای ئەوە ئەو کەسەی کە نانەکەیەوە بە هاوڵاتیان ئەبێ کەسێکی تر بێت و سەرجەم سەموخانەکانیش بە هەمان شێوە ئاگادارمان کردوونەتەوە و هەمووشیان ئاگادار و ئەبێ پابەندن بۆ ڕێنمایانەوە ئەوەی پابەند نەبێ ئێمە هەڵەسین بەداخستی شوێنەکەی. بەنسبەت دەوامی لیژنەکەتانەوە وەکو چاودێری بازرگانی سلێمانی چۆن ئەم زۆنتان دابش کردو بۆ چاودێریکردنی ئەو مارکێت و شوێنە گشتیانی کە کرانەوە لە شاری سلێمانی؟ ئێمە جاران ڕۆژانە لیژنەکانمان لە کاتی احتیادیە کە دەرەچوون هەرێکە زۆنێکی خۆی هەبوو ئێستا هەموویمان چڕ کردوێتەوە ئەوە نییە تایبەتکەین بە لیژنەیە بڵین ئەمڕۆ بڕ بۆ گەڕێکی خەبار بۆ تیمەلیگا بۆ شوێنێکی تر سەرجەمیان سیارەمان لەبەردەستا داناون بە دەستخۆشیەوە لەلایەن بەڕێز قایمقایمەکەی شاری سلێمانی کە بازیمە بۆ دادراوە ڕۆژانە لە هەشتی بانیۆ تا 12 شو ئەم لیژنانە ئەگەڕێن و هەر سکاڵایەکی ژەبێت لەلایەن هاوڵاتیانەوە ئەوە ئێمە بە زووترین کات سەردانی و شوێنان ناکەین. کاک سۆران تەلەفۆنێکی دیاریکراوتان هەیە بۆی هاوڵاتیان پەیوەندیتان پێوە کرد مەسەلەن ئەکاونتێک
کە ئێوە بەردەوام ئەم کۆنتاکتە هەبێت لە ناوانی هاوڵاتی. بەڵێ ئێمە بەدەستخۆشی ئێستا پێیجی بەڕێوەتی چاودێری بازرگانی لە تۆڕی سوۆسیال میدیا کراوەتەوە کە هەندێک کەسی برادری خۆمان سەرپەرشتیەکە دوای ئەوە ئەم سێ ژمارەش بڵاوەکەینەوە کە هاوڵاتیان دەتوانن لە هەچ کاتێکا پەیوەندیمان پێوەکەن بۆ بوونی هەر سەرپێچێک ژمارە 100 GCC ئەوە ڕاستەخۆ ڕۆژانە کۆنتاکتی ڕاستەخۆمان هەیە ژمارە 0770 145 755 ژمارە 0770 143 ئەم سێ ژمارەیە لە خزمەتی هاوڵاتیان هەچ کاتێک سکاڵایان بوو لە هەچ کاتێکە لە شەوا بوو لە ڕۆژا بوو لە نیوەڕۆیا بوو تەوان پەیوەندیمان پێوەکەن و ئێمە دەست بەجێ بگەینە سەر ئەو شوێنانە. کاک سۆران ئێمە باسی مارکێتەکانمان کرد ئەڵین لەگەڵ هەندێک بەشەکانی دیکە پەیوەندی بێ ئەی بەنسبەت مەسەرەن سەرتاشخانەکانەوە بەنسبەت ئارایشگاکانەوە ئەوانە چۆن کۆنتۆڵەکەن ئەزانم کە بەڕێز لە لیژنەی بەرەنگاربوونەی ڤایرۆسی کۆڕۆنا دەستن. بەڵێ تا ئێستا بڕیار نەدراوە بەکردنەوەی سەرتاشخانەکان و ئارایشگاکان هەچ کاتێ بڕیار درا لەلایەن ئەو لیژنە بەڕێزەوە ئەوە ڕێوشێنی تایبەت هەیە بۆ کردنەوەی ئەو شوێنانە لەبەرەوە تا ئێستا وەکو ئەو لیژنەیە بڕیار نەدراوە بەکردنەوەیان و هەچ کەسێکیش لە سەرتاشخانەکانیان ئارژەکان هەستەوەکردنەوەی ئەوە ئێمە وەکو بەڕادی چاودێری بازرگانی و لیژناوە بەشەکان هەڵەسی بەداخستی شوێنەکان. ئەی بەنسبەت غەرامەکردنەوە من پسوڵەی سەرپێچیەکانە بینم کاک سۆران ئیمزای بەڕێستی پێوەیە ئێوە زیاتر لەسەر چی غەرامەی مەسەڵەن مارکێتەکانە؟ بەڵێ ئێمە دەسەڵاتەکانمان کە بێدراوە لەلایەن وەزیری بازرگانیەوە لە 50,000 بۆ ملیۆنێ بەپێی ئەو شتانی کە ئاگیرێ بۆ نمونە ئەگەر مارکێتە چوونە شوێنەکە 15 کیلۆ و یا 20 کیلۆ و 75,000 غرام کرد ئەگەر 100 کیلۆ بێ بە 100,000 بەپێی کیلۆکان غرامەکان زیاتە و دوای ئەوە هەندێک شوێنی هژەیە کارگەیە بۆ نمونە یەکسەر ملیۆنە دینار دوای ئەگەر لە سەڵاتی ئێمە زیاتر بۆ ئێنین بە بەڕێوەبەری گشتی کە 3 ملیۆن دەسەڵاتیە و بەڕێز وەزیری بازرگانیش 5 ملیۆن دەسەڵاتیە لەبەرەوە سەرجەم ئەو غرامانی کە ئێمە یەکەین بەپێی ئەو شتانەیە بەپێی جۆری سەرپێچەکەی کە دیاریەکرێت. واتە سەرپێچی هەیە؟ باڵێ سەرپێچی هەیە لەو ڕۆژەشەوە هەر بۆ ئاگاداری هاوڵاتیان 65 شوێن داخراوە لەلایەن بەڕێوەتی چاودێری بازرگانیەوە کە پابەندەوە بە ڕێرمایەکانەوە و گرانفرۆژی لە مارکێتەکانە. زۆر سپاس سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی چنوورماندوو نەبی پەیامی هەرە گرنگی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرە گشتی تەندروستیەکان لە پارێزگاکانی کوردستانە ڕایەگەێنن تکا لە هاوڵاتیانەکەن ئاماژە خەتەرناکەکانی بڵاوبوونەوەی هەفتەی ئایندەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا ژماران 139 هەر زیاد دەکا لە پێناوی زیاد نەبوون و پاراستنی خۆتان و کەس و کارتان و ئازیزانتان وەکو پزیشکان دەڵێن لە ماڵەوە بمێنەوە. سپاس بۆ پەیامنەرمان عوسمان ئەبوبەکر کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان و سپاس بۆ تۆ میوانەکەت بە ئومێدی لەش ساقی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بە ئومێدیەوەی کە سەرجەم هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و هێزە ئەمنیەکان بن بە ئومێدیەوەی کە بەهیمەتی هەموو لایەک بتوانین بەسەر ڤایرۆسی کۆڕۆنادا زاڵبین. پرۆگرامی ئەم ڕۆژمان پێشکەش کردن هەتا سبەین و لە پرۆگرامێکی نوێدا پێتان نەگەینەوە هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.